سڵاو بەڕێزان هەموو لایەکتان بەخێر بن. سڵاو بەڕێزان و ئازیزان بەخێر بن بۆ بەرنامەی ئەمڕۆمان سەبارەت بە موحەممەد توش بوو بە نەخۆشی شزوزی سێکسی. ئەمڕۆکە هەموو بەڵگەکان دەخەینە ڕوو بۆ ئەوەی بەڕێز و ئازیز بەوەی کە موحەممەد کەسێکی نەخۆش بووە سەرتاپای وەکو هەر کەسێکی تر کەوا لەو سەردەمە بە ناوی سێکس مادنس کەوا یەکێکە لە نەخۆشیەکان لە ناو مرۆڤدا تەشخیص دەکرێت. ئەو کەسانن کەوا دەرگیری یاخود خولیایی سێکس دەبن و لە ئاکامدا لێیان دەبێ بە نەخۆشیەکی دەرونی و ئەو نەخۆشانە دەبێت لە کۆمەلگای مرۆڤایەتی جیا بکرێنەوە. سیر 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 عجیب و غەریب 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 دنیایەکی سەیرە گوڵم. ملەتی کورد کەسێکی دەرگیر بە نەخۆشی شزوزی سێکسیان هێناوە کردویانە بە ئەشرەف الخەلق یا ئەشرەف الئەنبیا، کردویانە بە پێشەوای مرۆڤایەتی. ئاخۆ دەبێ ملەتی کورد ملەتێکی چەند نەخۆش بێ کەوا کەسایەتی خۆی لە کەسایەتیەکی نەخۆشی وەکو حەمەی کوڕی ئاما ببینێتەوە و بدۆزێتەوە. لە هیچ شوێنێکی ئەم دنیادا نەبووە کەوا کەسێک ئەوەندە تاوانی کردبێ بەرامبەر بە مرۆڤایەتی، ئەوەندە دەستدرێژی سێکسی کردبێ، دووچاری نەخۆشی دەرونی بوو بێ، لە هەمان کاتدا شزوزی سێکسی کردبێ، ڕەحمی بە ئاژەڵ نەکردبێ، تا وەکو مرۆڤ ڕەحمی بە درەخت نەکردبێ، خەڵکی قەتل عام کردبێ، دەستدرێژی سێکسی کردبێتە سەر مناڵ، کردبێتی سەر ئاژەڵ، سێکسی لەگەڵ پیاو کردبێ، لەگەڵ مناڵ کردبێ، و تەنانەت خولیا و حەز و ئارەز وە سێکسیەکانی خستبێتە بەهەشتێکەوە، بەهەشتێکی خەیاڵی، هەر لە ولدان هەر لە غیلمان. و تەنانەت محەممەد لە فەرمودەکانیدا دەڵێ ئەڵڵا بەڵێنی پێم داوە کە عیسای دایکی مریەمم بۆ دەکاتەوە بە پەردەدار و کەلثومی خوشتی موسا و هارونم بۆ دەکاتەوە بە پەردەدار و ئاسیای ژنی فرعونم بۆ دەکاتەوە پەردەدار لە بەهەشت لە منیان مارە دەکا. دنیایەکی سەیرە. 5 ملیۆن مرۆڤی نەخۆش لە کوردستانی باشوور، 1.5 بلیۆن مرۆڤی نەخۆش لە ئاستی جیهان، کەسێکی نەخۆش، کەسێکی سایکۆپاث، کەسێکەوە دەرگیری سێکشوەل مادنس بووە، هێناویانە پێمان دەڵێن پێشەوای مرۆڤایەتی یا ڕەسوول الله صلى الله عليه وسلم، ئەو کەسەی کە ئەڵڵا و فرشتەکان و نێژ و نیزایان لەسەر کردووە. مرۆڤی کورد منطق و لۆجیکی لەدەست داوە. مرۆڤی کورد هیچ جۆرێک لە منطق، لە لۆجیک، لە عەقڵ، لە ناخی دابوونی نییە. ئەوەی ئەمڕۆ باسی دەکەین بەڕێزان هەروەک هەندێک دەبەنگەکان دەڵێن سەرچاوەی خۆمان بۆ بێنە نەک سەرچاوەی دوژمنەکانی ئیسلام. ئەمڕۆ هەرگیز لە خلالی 4 ساڵی ڕابردوو سەرچاوەکانی دوژمنانی ئیسلامم نەهێناوە. دەزانن بۆ؟ چونکە ڕێگاتان نەداوە بە درێژایی مێژوو یەک شارستانیەت بوونی ببینێ، یەک مێژوو نووس بوونی ببینێ، چکە جگە لە مێژوو نووسەکانی خۆتان و لە دنیا داوا بووە ئەو لایەنەی کەوا لە ململانەکان دەباتەوە مێژوو دەنووسێتەوە بە شێوەیەکی درۆزن. لەگەڵەوەش ئەو مێژوە درۆزنانەتان نووسیوەتەوە، بەڵام لەگەڵ ئەوەش ئێمە دەتوانین لە نێوان خەتەکانی ئەو مێژوەدا شت ببینین، شت بەدی بکەین، چکە ئێمە خاوەن عەقڵین، لۆجیکین، منطقین و لەوێوە خوێندنەوەمان دەوێ بۆ کەسایەتی محەممەد. ئەوەی سەیر و سەمەرەیە
لسيري نبوي كابن هشام نوسيويتي كلا أساس دا ابن إسحاق نوسيويتي دەڵێتن ئەم سیرەیە زۆر شتی قێزەوەنی تێدا بوو کە لایق نەبوو بە پێغەمبەری ئەڵڵا صلی الله عليه وسلم لەبەرەوە من پاکسازم کرد لەگەڵەوەش پاکسازی کردیە شتی زۆر قێزەوەنی تێدایە و هەروەها لە بوخاری و لە مسلم شتی زۆر قێزەوەن هەیە و هەروەها لە دەقەکانی قورئاندا شتی زۆر قێزەوەن هەیە هیوادارم بەڵێ گوێم بدەن سەیری کە ئەمە خۆیان نیشاندا دەست بەجێ خوشک و دایکت ئاوا لێ بکەم دەست بەجێ ئەمە پەروەردەی هەمەی کوڕی ئامەیە هەمەی کوڕی ئامە کەسێکی نەخۆشی هەبووە سێکشوەڵ مادنس دوورچاری نەخۆشی سێکسی بووە و دەمی پیس بووە لەبەر ئەوە کوردی ئاوا پەروەردە کردووە بە ناوی زانە جمجەمالی دەبینن یەکەم کۆمنتکەوە نووسی یەکسەر بۆ نێوگەڵی دایک و خوشکم باشە یەکسەر بۆ نێوگەڵی دایک و خوشکم سەیری تێکستەکانی بکەن و من باندی ناکەم بۆی ئەسڵی ئەوانە ببینن محەممەد کەسێکی لەم بابەتە بووە محەممەد کەسێکی لەم بابەتە بووە باشە محەممەد کەسێکی لەم بابەتە بووە ئەمڕۆ کە دەیبینن کە هەمەی کوڕی ئامە چ کەسێکی نەخۆش بووە بە درێژایی مێژوو کۆمەلگای مرۆڤایەتی کەسێکی وا نەخۆشی بەخۆیەوە نەبینیوە هیوادارم لەگەڵمان بن لەو بابەتانە ئەوەی ئەمڕۆ کە من ئاماژەی پێ دەکەم ئاماژە بەو شتانە ناکەمەوە کە لە بەرنامەکانی ڕابردوو کردومە هەروەک محەممەد شەهوەتی جوولە بۆ زەینەب ژنی زەید الحارثە كات قرآن دليتن فلما قضى زيد منها وطرا زوجناكها لصورة الأحزاب واتا هر كاتك زيد بيويستي بزينب نما بو سرجي كردن أي محمد زينب من كرد بجني تو كاتك دچي بو مالكي بروتي ديبيني دلي يا مقلب القلوب محمد باسي أو فرموديناكم كاتك لقل يا وركاني دادنشي لبردم مزقودا ژنێک بە پێشیدا تێپەڕ دەبی وەژنەکە ناسراو بووە چکە فەرمودەکە دەڵێ فلانە بنت فلانە واتە فلانە ژن کچی فلانە ژن کەسەکە ناسراوە محەممەد دەست بەجێ مەجلیسی تەوحید بەجێ دێلی کە پێغەمبەر بووە ئەرچی لەسەریەتی کە خەڵک هیدایەت بدا بۆ ڕێگای سڕات المستەقیم دەست بەرداری ئەوە دەبێ دەگەڕێتەوە ماڵەوە بە زووترین کات دەچێ بۆ لای زەینەب کە لەگەڵ کۆمەڵێک ژن دانیشتووە خەریکی هەویرکردن دەبێ یا پێست چاکردن دەبێ ژنەکان دەڵێن لە سیمای پێغەمبەری ئەڵڵا زانیمان بۆچی گەڕاوەتەوە بۆ لای زەینەب ژنەکان بەجێ دێڵن محەممەد خۆی بەتاڵ دەکاتەوە لە زەینەب دەست بەجێ دەگەڕێتەوە کاتێک دەبینن غوسلی کردووە دەڵێن ئەمە چی بوو پێغەمبەری ئەڵڵا دڵێ فیلانە کچی فلانم بینی بە پێشمدا ڕەت بوو هەزوو ئارەزووی گانکردن چوە دڵمەوە بە زووترین کات چوومەوە بۆ لای یەکێک لە ژنەکانم خۆم بەتاڵ کردەوە دەڵێ ئەگەر ئێوە ژنانتان بینی بەرەو ڕووتان هاتن ئەوە لە شێوەی شەیتانن کاتێک ڕۆیشتن لە دواوە لە شێوەی شەیتان بەدیار دەکەون ئەوە تێڕوانینی محەممەد بووە کەسێکی نەخۆش بووە وەگەوەی وایە من ڕۆژێک لە عیادەکەم شنێک ببینم دەست بەجێ خۆشی گانکردن بکەوێتە دڵمەوە بە سکرتێرەکەم بڵێم من دەبێ بڕۆم دەست بەجێ دکتۆر گیان نەخۆشت هەیە بەخوا من تەحملم نەما دەبی بڕۆم دێمەوە نیو سعات مەجالم بدێ بچمەوە خۆم بەتاڵ بکەمەوە اینجا بگەڕێمەوە بڵێ چی بوو بڵێم وەڵڵاهی نەخۆش فلانە نەخۆشم بینی هەز و ئارەزووی گانکردن کەوتە دڵمەوە خۆم پێ نەگیرا بە زووترین کات گەڕامەوە ئیتر خۆم بەتاڵ کردەوە ها ئەوەتە لەبەردەستم باشە ها ئەوەتە لەبەر دەستتم و هەروەها محەممەد تەنانە دواوەتر چووە لە تێڕوانینەکانی کە مناڵێکی وەکو ئایشەی کردووە بە قوربانی نێوگەڵی خۆی لە 6 ساڵیەوە گڕی داوە بۆ خۆی و لە 6 ساڵی تاوەکو 9 ساڵیەوە لی خشاندووە و لە 9 ساڵیەوە سەرجەی لەگەڵ کردووە لە ڕابردوو بە بەڵگا باسی ئەو بابەتەمان کردووە ئێمە نایەنەوە سەری و هەروەها محەممەد تەنانەت زانیوێتی ئاژەڵ گاین لە دوورگەی عەرەبی گرمەی هاتووە بەڵام دەقێکی دانە ناوە سەبارەت لە قورئانەکەی سەبارەت بە ئاژەڵ گاین بەڵکو ڕێگای داوە بە ئاژەڵ گاین دەڵێ من ئەتا بەهیمەتەن لا حەدە عەلەیه بەڵام فەقتلوا البەهیمە دەڵێ ئەگەر هەر کەسێک هەر پیاوێک ئاژەڵێکی گا هیچ سزایەکی لەسەر نییە بەڵام ئاژەڵەکە بکوژن بۆ چکە محەممەد لا ينطق عن الهوى إلا هو وحي يوحى محمد لخوي وقسيناك بلكو تنها وحي إلهية بويدي بوشي نوغ آجلك الدوجان بي نيوي مروف بي ونيوي آجل بي وهروها محمد تناند برا ديك دمي بيز بوا كا هميشة جويني داوا
چەندەها جوێنی داوە و تەنانەت لە قورئانەکەش جوێندان جێگای بۆتەوە. بۆ نمونە دەڵێتن من تعزى بعزاء الجاهلية فيعضوا بهن أبي ولا تكنوا. هەر کەسێک شانازی کرد بە یەکێک لە شانازیەکانی سەردەمی جاهیلی پێی بڵێن نێوگەڵی باوکی بگەزێ و کاتێک دەڵێن نێوگەڵ مەی شارنەوە و کینایە بە کارمەینن بەڵکو بە لەهجەی شوێنەکە ئاماژە بە نێوگەڵی باوکی بکەن بڵێن عیر قەضیب ذەکەر چێر بۆ نمونە. و تەنانەت محەممەد لە شوێنێکدا کەسێک دێ پێی دەڵێ زینام کردووە لێی دەپرسێ دەڵێ ئەنیکتوها ژنەکەت گا کەسێک دەڵێ خۆ تۆ ناشاریەوە بە شێوەیەکی بازاڕی قسە دەکەی. باشە بابێن ئەمڕۆکە پەنجە بخەینە سەر مەواضعی زۆر دیارتر و ڕۆشنتر کار هەمووی لە سەرچاوەی ئیسلامیدایە. هیوادارم لەگەڵمان بن و بە زووترین کات بتوانن بابەتەکان شێر بکەن. نامن نەدۆڕاوم گوێ بگرە کوڕم هاتووی گوێ دەگری گوێ بگرن من ئاماژە بە سەرچاوەی ئیسلامی سوننە دەکەم باش نییە سوننە و تەنانەت ئاماژە بە مەوزوعی ماچکردنی محەممەد بۆ نێو مەمچی فاتیمە ناکەم چکەوە تاکەشتە سەرچاوەی شیعەیە من ئاماژەی پێ ناکەمەوە. تەفسیر فەخر الڕاضی تۆ جەناب ڕەنگ بێ نەزانی فەخرالدین الڕاضی چێیە ناحەقشت ناگرم چکە تۆ شارەزایت بە قورئانەکەت نییە جگە لە فاتیحە وسورة إخلاص تشتر نازاني فخر الدين الراضي تشبلي متك ولا ميجو إسلام لميجو سنة دا. تفسير فخر الدين الراضي تفسير مفاتح الغيب التفسير الكبير سورة الضحى آية شش ألم يجدك يتيما فأوى لو دقدا نسري قرآن دلي أي محمد أي توما نبيني كيتيم بوي جيغامان بيدا ولتفسير آياتها فخر الدين الراضي دلي وروي أنه أبو طالب قال يوما لأخيه عباس دواي أوي كوا آمين دمري محمد دشي بولاي عبد المطلب ودواي أوي عبد المطلب دمري لتمني هش صالي محمد دشي بولاي أبي طالب إمامي أبو طالب كوا باوشي عليا دلي دجرنا ولا أبو طالب كمامي محمد روجي كان بعباسي براي قد ألا أخبرك عن محمد بما رأيت منه قال أي عباس بيت بليم سبارت بوي كمن لمحمد بينيم فقال بلى قلت بلى فقال إني ضممته إلي فكيف لا أفارقه ساعة من الليل ولا نهار قلت من هميشة لباوشي خوم دمقرت بتندي چون دكريت من ساعاتك لروج وشبك دا لي جاب موا ولا أتمن عليه أحدا حتى إني كنت أنومه في فراشي دلي تنانت من متمانة بهيج كزناكم كآقاي لمحمد به تنانت هر لبر أوش من لتنشت خوم لسر جيقادم خوان چي دلي دواتر فأمرته ليلة أن يخلع ثيابه وينام معي دڵێ شەوێکیان کاتێک محەممەد لە تەنیژ من دەخەوت داوام لێکرد جلەکانی لەبەر بکاتەوە مام بە برازات تەمەن 8 ساڵی 9 ساڵی 10 ساڵیەکەی دەڵێ جلەکانت داکەنە وەرە لە تەنیشتە من بنوو جارێشتر دەیخوێنینەوە ئەو دەقا كنت أنومه في فراشي فأمرته ليلة أن يخلع ثيابه وينام معي دڵێ شەوێکیان داوام لە محەممەد کرد جلەکانی لەبەر کاتەوە بێ لە تەنیژ من بخەوێ سەیرە برازایەک داوە لە مام بکە من وەگەوەی برازایەکم هەبێ شەو لەگەڵمدا بخەوێتن تەمەنی 9 ساڵ 10 ساڵ بێ برازاکەم خۆت ڕوتکە وەرە لە تەنیشتم بنوو فرأيت الكراهة في وجهه لكنه كره أن يخالفني وقال يا عما أصرف وجهك عني حتى أخلع ثيابي ودلت محمد نیگەران بوو کاتە گوتم جلەکان ڕوتکەوە بەڵام لە هەمان کاتدا نەیدەویست دڵی من بشکێنێ مخالەفەی من بکە دەڵێ گوتی مامە ڕووی خۆت وەربسوڕێنە من جلەکانم لەبەر دەکەمەوە دەڵێ وصرفت بصري حتى دخل الفراش فلما دخلت معه الفراش دەڵێ ئەوە بوو ڕووی خۆم سوڕان تاوەکو محەممەد جلەکانی لەبەر کردەوە کاتێک هاتە ناو جێگا والله ما أدخلته فراشي فإذا هو في غاية اللين وطيب الرائحة ضل والله كاتق لقلي شوما بنجيقا لشي زور نرمبو اللين لشي زور نرمبو وبوني زور خوش بو محمد
فجهدت لأنظر إلى جسده فما كنت أرى شيئا. دڵێ بەردەوام سەیری لە شولاریم دەکرد. باشە شتێکم لە شولاری محەممەد نەدەبینی. باشە ئەمە مام وای لە برازا کردی لە مناڵی. محەممەد قوربانی دەستدرێژی سێکسی بووە. باشە مام دەستدرێژی سێکسی کردووە لە دورگای عەرەب. واتە ئەو دەقا پێمان دەڵێ بەچەبازی لە دورگای عەرەبی گرمەی هاتووە. هەر لەبەرەوەش محەممەد دەبینی بەهەشتەکەی پڕ کردێ لە غیلمان و لە ولدان. وهروها لە السلسلة الصحيحة لشيخ ناصر الدين الألباني دەڵێ ژمارەی 3341 كاتك بونمونە لە فتحی مەکە سەلەمە لەگەڵ محەممەد دەبێ دەڵێ فقالت يا رسول الله ابن عمك وصهرك. قوتي يا سەلەمە دەڵێ بە محەممەدی گوتی کوڕی مامت و کوڕی پورت هاتوون دەیانەوێ بتبینن. محەممەد گوتی قال لا حاجة لي بهما. قوتي هیچ پێویستم پێیان نییە. أما ابن عمتي فهتك أرضي أما ابن عمي فهتك أرضي وأما ابن عمتي وصهري فهو الذي قال لي بمكة ما قال. قوتي بەڵام کوڕی مامم ئامۆزاکەم هەرچی عەرزی کردم واتە دەستدرێژی سێکسی کردوتە سەرم کاتی خۆی. بەڵام کوڕی ئامۆژنم یا کوڕی پورم و زاواکەم ئەوە قسەیەکی پێگوتم کاتی خۆی لە مەکە لەبەر ئەوە نامەوێت بیان بینم. محەممەد دەستدرێژی سێکسی کراوەتە سەر. محەممەد دەستدرێژی سێکسی کراوەتە سەر هەر وەکو ئەو دوو دەقە پێمان دەڵێن. وهروها بابێن بۆ کارە قێزەوەنەکانی محەممەد لە مناڵیەوە دەبینن کەسێک بووە 4 ساڵ لە دوای مردنی باوشی لەدایک بووە. عەبدولموتەڵیب بەنەوەی خۆی نەزانیوە و تەنانەت لە مناڵی بەناوی محەممەد بن ئەبی محەممەد کوڕی باوکی خۆی چکە نەیان دەزانی باوکی چێیە. و هەروەها ناوی قەسەم بووە و هەروەها جار بەجار ناویان لێناوە محەممەد بن ئەبی کەبشە هەروەک ئەبی سوفیان لە فەرموودەیەکی بوخاریدا دەڵێ واتە بەناوی باپیرەی بابی دایکی بانجیان کردیە ئەبی کەبشە. و تەنانەت ابن عەباس لە فەرموودەیەکی صحیحدا لە بوخاری ئاماژەی پێکراوە دڵێ ئەی پێغەمبەری ئەڵڵا قوڕەیشەکان دانیشتن لە مەجلیسی خۆیان باسی ئەسڵ و نەسەبی خۆیان کرد کاتێک هاتە سەر باسی ڕەچەڵەکی تۆ گوتیان وەکو دارخورمایەک وایە لە زبڵدانێک سەری هەڵدابێ. باشە سەری هەڵدابێ. هەموو ئەوانە دەبینی محەممەد دواتر دایکی هەر لە مناڵی کاتێک دەبیتن ئامینە تڕۆی دەکا دەینێرێ بۆ لای ژنێک بە ناوی حەلیمەت السەعدیە کە شیریشی نابێ لەگەڵ ئەوەش گوایە ئامینە هیچ مناڵی تری نەبووە. تەنانەت کاتێک حەلیمەت السەعدیە دەیهێنێتەوە کاتێک تووشی گەشکە دەبی بۆ لای دایکی ئامینە دەڵێ نامەوێ لەگەڵ خۆتان بیبنەوە. واتە کەسێکی نەویشتراوە لەو بارودۆخە لەدایک بووە و دەستدرێژی سێکسی کراوەتە سەر محەممەد. دەبینین کەسێک بووە حەقدی هەبووە بەرامبەر بە کۆمەلگا حەقدی هەبووە بەرامبەر بەژن چکە دایکی تڕۆی کردیە. حەقدی هەبووە بەرامبەر بە هەموو ئەو کۆمەلگایە چکە لە مناڵیەوە تڕۆ کراوە دەستدرێژی کراوەتە سەر. بابێن بزانین ئەمە چ دەور و تەسیرێک یا چ برینێکی لەسەر مێشتی محەممەد داناوە ئەو ڕووداوانە کە من زۆر بە خێرایی ئاماژەم پێی کرد. محەممەد هەم کەسێک بووە هەمیشە خولیای بەچەبازی و مناڵبازی بووە. بۆ نمونە لە فەرموودەی ئائیشەدا دەڵێ هەروەک سەرچاوە ڕاستەکانی ئیسلام ئاماژەی پێ دەکەن دەڵێ ئائیشە هەروەک لە بوخاریشدا هەیە دەڵێ ئائیشە چەند جارێک لە کاتی خەوتندا فرشتە تۆیان دەینا بۆلام کەوا لە مۆتکە پێچرابیەوە بە ئاوریشم. فریشتەکان دەیانگۆت ئەمە لەسەری لابەرە سەیریکە ئەوە دەبێ بەژنی تۆ کاتێک لەسرم لابد دەبردی دەمبینی تۆی. واتە محەممەد لە تەمەنی 50 ساڵی خەونی بینیوە بە مناڵی شیرەخۆر کە دەبێ بەژنی کە پێویست ناکە دووبارە بێنەوە سەر ئەو فەرموودەیە لە بابەتەکانی ڕابردوو ئاماژەم پێی کردیە. بابێن بزانین محەممەد شەهوەتی جولاوە بۆ مناڵی تریاننا. بەڵێ هەروەک مسند ئەحمەد باقی مسند الأنصار حديث الفضل بن عباس وهي أخت ميمونة رضي الله عنه. وهروها المعجم الكبير مسند النساء باب من يعرف من النساء بالكني حبيب بنت العباس بن عبد المطلب جماري فرمودة 238 ولا مسند أحمد جماري فرمودة 26329 ضلع عن عبد الله بن عباس ضلع آموزاي محمد عن الفضل بنت الحارث لا فضلوا جويل بوا حارث ضلع
أن النبي صلى الله عليه وسلم رأى حبيبة بنت عباس دلي بيغمبر حبيبة كتي عباس مامي بيني وهي فوق الفطيم واتتازل شير خوري كرابوا واتتمني 2 صالان بوا. فقال محمد قتي لأن بلغت بنية العباس هذه وأنا حي لأتزوجها. قلت أمكش من علي عباس إمامم أجر هاتو قورة تربي ومن لجيان دا مابم أو دبي هاو سرجيري لقلبكم كي محمد أما محمد أو كات تمني لاني كم 65 صال بوا 61 62 سروي 6 صالي بوا شهوتي جولاو بو منالي 8 2 صالي قورة بي من لجيان دا مابم إلا دبي بخمني وقلتوا بو منالك كبناوي حبيبة ونموني تريشي بلان بو نمونة كوتايد بيدين نموني هم عايشة كاتك هاتو تخوني كاتك منال بوا وأم نموني وهروها لا محمد خريجي مجيني نيوغلي منال بوا الفؤاد هي تمام بن محمد الرازي أبو قاسم جزء دوام لا برشيستو هش جمارة بينصتو شيستو هش وهروها الأحاديث المختارة جزء نويم 555 وهروها المعجم الكبير وهروها الإصابة جزء يكم 611 وهروها سير أعلام النبلاء جزء سيم 253 وهروها الطبراني المعجم الكبير جمارة 2658 وهروها 12615 ضلي عن أنس بن مالك خدمتكاري محمد بو كاتك 8 دسال دبي كاتك محمد كوش دكا بو مدينة دايجي ديهني بولاي محمد ديكا بخدمتكاري عن أنس بن مالك ضلي قال رأيت رسول الله يفرج بين رجلي الحسن ويقبل ذكره ضلي أنس ضلي بيغمبري الله بيني قاچكاني حسني ليك ذكر دوا وچيري حسني ماز ذكرت پیغمبری الله حسن كري علي واتا كري فاطمة دلي بينيم أنس قاچكاني ليك ذكر دوا چيري حسني ماز ذكر پیغمبری الله وهروها لفرموديشي تر لهمان سرچاوا دلي اوان ابن عباس دجيريتوا كآموزاي محمد دلي رأيت رسول الله صلى الله عليه وسلم وهو يفجح ما بين فخذي الحسين ويقبل ببر زبيبته دلي پیغمبري الله بيني اوان حسينا دلي اوها لقاچكاني حسيني دكردوا چيري حسيني ماز دكرت عن جابر جراويتي سيك فرمودكان لچوچيا فرمودكان انس بن مالك عباس بينيويتي انس بن مالك بينيويتي وهروها جابر بينيويتي سيكس ليكس يجنيا قال رأيت رسول الله وهو يفحج بجاوز نسويانا ما بين فخذي الحسين ويقبل زبيبته قال بيغمبري الله بيني قاچكاني حسيني دكردوا وچيري حسيني ماز دكرد لچوي الشوكاني فوائد المجموعة جمارسة حفت وهروها الذهبي تاريخ الإسلام هلا برول ناو كوملغاي كردواري دبينن كوا او تأثير خراپيا كوا لسر كوملغاي كردي بوني هيا كوريچي هيا بروتي ويني دغريتن نيوغلي دغري و هميشه اماجه نيوغلي كركاي ماز دكاتن وشانازي بيدكا دل اي او چيريتو كاتا غورا دبي چك خنيبكا داخو چن كچ خني دكاي يعني شانازي بنيوغلي كوري دكا وماچي دكاتن أما لوي وهاتوا سنتكي لمحمد وهاتوا بوناو ملتي كرد يا وينكي دادني ويني كركي بروتي دادني التنيش تلفزيوني أو خيال دكا أو تشي أو فيلم باسيتي كرة فيلم نا فيلم نا أي كرة أو فريمن سيرك لو مناليه أندامي يعني تشيري قوريه سيرك كاتك قورة دبي داخو دبي چنك خنيبكا سيرك بله او اخلاقيه كوالا درجه عربي لمحمد وبو ملتي كرد هاتوا جاره كاميران يجبرن من سيمينارم هيا كاميران مسند احمد مسند الشامين حديث معاويه بن ابي سفيان ومعاويه جراويته او تشواركز لتشوار سرچاوا تشواركز همان حالتيان بينيوا جماري فرموده
مسند أحمد مسند الشامين حديث معاوية بن أبي سفيان جماري فرمودا 16406 وشيخ ألباني ضل إسناده صحيح راستا روكت مرهمي راستا شعيب الأرناؤوط ضل إسناده صحيح عن معاوية ضل قال رأيت رسول الله صلى الله عليه وسلم يمص لسانه أو قال شفته يعني الحسن وإنه لن يعذب لسان أو شفتان مصهما رسول الله صلى الله عليه وسلم. معاوية كري أبي سفيان ضلي بيغمبري الله بيني زماني حسن يا هردو ليوي حسني دمشت وقتي هر زمانك هر ليوك من بمجم أو زمانه يا أو ليوا آقر نايسو تيني بابين أو بچه بازي چه بو نيرينا چه بو مينا بيني ومانا لمحمد وهروها تنانت برزان أما بوا ببشق لفقه إسلامي پیاو ئەگەر هات و دەستی لە چێری پیاوێکی تردا پێویست بە دەستنوێژ گرتنەوە ناکات دەستنوێژی ناشتێ ئەمە لە فەقی ئیسلامی ئێستاکە جێگای خۆی گرتوتەوە چکە محەممەد کاتێک دەستی لە نێوگەڵی حەسەن و حوسێن داوە یا ماچی کردووە بینیویانە نوێژی کردیە بێ ئەوەی دەستنوێژ بشواتەوە لەسەر بنەمای ئەمە لە فەقی ئیسلامی لە شەریعەتی ئیسلامی بنەمای لەسەردانراوە ئەگەر هات و دەست لە نێوگەڵی کەسێکی تردا نەکی خۆت پێویست بە شۆرینەوەی دەستنوێژ ناکات. التلخيص الحبير في تخريج أحاديث الرافع الكبير ضلي كتاب الطهارة برتوشي باشي باب الأحداث جماري فرمودش سطو شستنو روي أنه صلى الله عليه وسلم قبل زبيبة الحسن أو الحسين وصلى ولم يتوضأ ضلي بينرا پیغمبری نازدار صلى الله عليه وسلم چێری حسن يا حسيني ماچ کرد ونويجي کرد ودزنويجي نشور. عبد الرحمن بن أبي ليلى الأنصاري قال وأروها لشوينيشتر قال وكذا دجيرته قال كنا عند النبي صلى الله عليه وسلم فجاء الحسن فأقبل يتمرغ عليه فرفع عن قميصه وقبل زبيبته وهروها كسيشتر دليتنا وچن كسر چاوك سيرك دلي بيني من املاي پیغمبري الله بوين بيني من حسن هاد بولاي پیغمبري الله ياري لقلي دكريا بسري هل دكرا پیغمبري الله كراسكي حسني هل دايوا وچيري حسني ماچ کرد. ابن عباس دلي رأيت صلى الله عليه وسلم فرج بين فخذي الحسن وقبل زبيبته. ابن عباس ضل بينيم پیغمبري نازدار صلى الله عليه وسلم قاچي حسني كردوا وچيري حسني ماچ كرد. السنن الكبرى للبيهقي كتاب الطهارة برتوشي باكو خاويني جماع أبواب الحدث باب ترك الوضوء من مس الفرج بظهر الكف ضليتن دروازي بشي برتوكي واتا پێویست بە شۆرینەوەی دەستێش ناکە ئەگەر بە پشت دەست لە نێوگەڵی کەسێکی تر بدەیت نەک بەناو دەست پشت نازان ئەو پشت دەستیان لەکوێ هێناوە ئەگەر هات و دەستت لە نێوگەڵی کەسێکی تردا نەکی خۆت پێویست بە شۆرینەوە ناکە. سنن الكبرى للبيهقي ژمارە 591 عن عبد الرحمن بن أبي ليلى قال كنا عند النبي صلى الله عليه وسلم فجاء الحسن فأقبل يتمرغ عليه فرفع عن قميصه وقبل زبيبته. همان شد دلته ودل لسر بنماي أم فرموده كوا پیغمبري الله كاتك دستي لنێوگەڵی حەسەندا و ماچی کرد دواتر دەستنوێژی نەشۆری و نوێژی کردەوە کەواتە دەستنوێژ ناشتێ. وهروها تەنانەت ابن قدامە لە ئەلمەغنی کەوا پەرتوکێکی فەقیە جزئی یەکەم لاپەڕە 243 ابن تەیمیە في الفتاوى جزئی یەکەم لاپەڕە 522 شرح العمدة جزئی یەکەم 245 هەمویان دەڵێن دەستنوێژ ناشتێ ئەگەر پیاو دەستی لە نێوگەڵی کەسێکی تردا. بارك الله وهميان آماجة بو فرمودي دكان كمحمد بيغمبري نازدار دستي لنێوگەڵی حسن وحسين داوا وماچي كردوا وبينيوانا دزنوشي نشوري وتوا ودستي بنوش كرديا. اما فقي اسلاميشي لسر بنيان راوا. بارك الله بارك الله. اسلام امي فيرا باكو خاويني كرد وتنانت فرمودها يبون محمد دلتنا اگر مناليشي كر میزی لەسەرت کرد پێویست بە دەستنوێژ شۆرینەوە ناکە پێویست بە غوسل ناکە پێویست ناکات جلەکان بشۆی تۆزێک ئاوی لێ بپڕژێنە بەڵام ئەگەر کچ بوو هەمان تەمەن بوو میزی لەسەرت کرد دەبی جلەکانت داکەنی چکە نوێژی لێ نایەتن. ئەمە بەڵگەی زۆر هەیە.
با گوێم بدەن وەڵامی گوێنەکانیان بەدەنەوە بەڕێزان ئەمڕۆ دەیانکەین بە فلیم لێیانگەڕێ ئەوە تووشی شک و گومانێکی ئەو تۆم کردیە ئیمانی لێم نەماوە لەبەرەوە بەردەوام دێ دەڵێ تف 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 من نازانم ئەگەر هات و تۆ کەیفت بەو بابەتە نایە بۆچی لە ژوورەکە دەمینەیتەوە یعنی بۆچی دەمایتەوە گوێ دەگری من لەو مۆزوعەت تێناگەم بەڕاستی لە عەقڵی ملەتی کورد تێناگەم سیمینارێک کەسێک دەشی دادەنیشی لە سەرەتاوە بەدڵی نەبوو ملی خۆی دەشتێنێ و لە سیمینارەکە دەرەچی نەک بمینەیتەوە خەریکی گوێندان بی من نازانم یعنی مشکلە نییە با بەردەوام بن سنن ئەبوو داود ئەبواب النوم با في قبلة الجسد لەش ماچکردن محەممەد و نێربازی جارێشتر محەممەد و نێربازی من ڕێزم هەیە بۆ ئەوانەی کەوا دوو دەجین یا نێربازن بەڵام لە ڕوانگەی ئیسلامەوە هەمیشە کەسانی تر تاوانبار دەکەن کەوا کاری نێربازی بکەن خوێڕی و سەرسەرین بەڵام دەبینن محەممەد خۆی کردوویەتی فەرمو گوێ بگرن لە فەرمودەکە سنن ئەبوو داود ئەبواب النوم پەرتووچی خەوتن با في قبلة الجسد بەشی ماچکردنی لەش ماچکەی بزانی چێ و چێ ماچی کردیوە و چێ ماچ کراوە و چێ دەستی لێدراوە و چێ دەستی بۆ براوە بزانینەوە فەرمودەیەکیمان پێ دەڵێ عن ئوسەید بن حەضیر دەڵێ رجل من الأنصار قال بينما هو يحدث القوم وكان فيه مزاح بين يضحكهم فطعنه النبي صلى الله عليه وسلم في خاصرته بعود ئەو فەرمودەیەڵە پیاوێکی ئەنسار پیاوێکی مەدینە لەگەڵ پیاوان وەستا بوو وە قسەی بۆیان دەکرد و گاڵتەی دەکرد پێغەمبەر چوو کاتێک پێدەکەنین ئەو کابرایە کە قسەیانی بۆ دەکرد و گاڵتەی بۆیان دەکرد پێغەمبەری ئەڵڵا دارێکی لە نێوقەدی ئەو پیاوەدا فقالە پیاوەکە گوتی ئەزبڕنی پیاوەکە گوتی بۆم بوەستە تۆڵە لێ دەکەمەوە بە محەممەدی گوت دیارە یەکتریان ناسیوە گوتی بۆم بوەستە تۆڵەی خۆم دەکەمەوە ئەو دارە لە نێو قەدمدا فقالە ئەستەبر محەممەد گوتی بۆت دەوەستم قالە پیاوەکە گوتی إن عليك قميصا وليس علي قميص گوتی من کراسم لەبەر نەبوو یعنی ڕوود بووم کاتێک بەدار لە منتدا تۆ کراست لەبەرە ئەمە عەدالەت نییە من ڕوود بووم تۆ لە منتدا ئەی محەممەد تۆ کراست لەبەرە ئەمە دادپەروەری نییە فرفع النبي صلى الله عليه وسلم قميصه پیغمبری الله کراسەکەی هەڵکرد يعني بۆی ڕوود بێتە ئێرە هێنا کراسەکە ها ڕوتم فەرموو ڕوتم طلع فرفع النبي صلى الله عليه وسلم قميصه سيركن گەنجێک لە بازار جلی خۆی باتە سەرەوە جاوە فقیشی لەسەر بنیان دراوە فاحتضنه دڵێ پیاوەکە پێغەمبەری بەڕووتی لە باوەش کرد پیاوەکە ڕوت محەممەدیش کراسێ تا ئێرە بەرز کردوتەوە ئەوە بەڕووتی وجعل يقبل كشحه قال إنما أردت هذا يا رسول الله ودستي كرد بماچ كردني محمد لبريوا تاوكو بن هنگلي دستي كرد بماچ كردني لشي محمد دعاء ويلا باوشي كرد لبري بري محمد تاوكو بن بالي أو منطقي دست كرد بماچ كردن بەڵێ لەبەریەوە تاوەکو بن هەنگڵی بەڕووتی دەستی کرد بە ماچکردن پیاوم دەوێتن خۆی بۆ بوەستێ کاتێک کەسێک بەتایبەتی لەو مەنتیقە دەست دەگا بە ماچکردن بەڵێ سنن ئەبی داود لێگەڕن بە گوێم بدەن سەرچاوەکانی تر ئاماژەیان بەو فەرمودە کردیە بێژگە لە سنن ئەبوو داود سنن الکوبرا لە چ پەرتووکێک سیرکە لە چ پەرتووکێکیش ئەوەیان لە سنن ئەبوو داود سیرکە با في قبلة الجسد بەشی پەرتووکەکەی ماچکردنی لەش ئەی بزانی سنن الکوبرا لە چ پەرتووکێک ئاماژەی پێکردیە کتاب النکاح پەرتووکی گان جماع أبواب الترغيب في النكاح وغير ذلك وهروها
باب ما جاء في قبلة الجسد وهروها لبشي برتوكي اويجناوي لناوا ماچ كردني لش جماري فرمودة 13207 وهروها المستدرك على الصحيحين كتاب معرفة الصحابة رضي الله عنهم تقبيل أسيد بن حضير كشح النبي بالمطايبة ضلكاتك أسيد بن حضير طوانو لنوان بري تاوكو إيري بن هنگلي بيغمبري ماچ كرد شماري فرمودة 5313 المعجم الكبير باب ألف باب من اسمه أسيد بن حضير جماري فرمودة 556 باشا وهروها نصب الراية وزور سرشاوي تريش أوندا بس آماجي بيبكي وهروها محمد لسنن الترمذي كتاب الأمثال عن رسول الله صلى الله عليه وسلم برتوشي نمونة مثل لبيغمبري الله جماري فرمودة 2861 فرمودة كدورو دريجة لشوي جن كاتك محمد لقل عبد الله بن مسعود درجة بازنه چي بودا كاتن ضلي لو بازنه درمج وتا ديموا كاتك محمد ديتو ضلي هلاكم عبد الله بن مسعود ضلي ثم دخل علي في خطي فتوسد فغذي فرقد ضلي محمد قرايا ونا او بازنه بومني تشابو هستا سري بسرانم كردو بالكود سري بسرانم كردو بالكود وكان رسول الله إذا رقد نفخ وبيغمبري الله كاتك بالدكوت برخو مرخيده هاد شكا محمد قلوبو بغنيم وبغنائم بردوام دي خواردو حزي لهنجيم بو ورقن بوا مروبي ورقن برخيده ضلي وكان رسول الله إذا رقد نفخ ضلي كاتك بالدكوت مرخيده هاد فبين أنا قاعد ورسول الله متوصد فغذي ضلي كاتك من دانشتموها وكوجنان بيغمبري الله سري برانم كردبو باشا نصب الراية في تخريج أحاديث الهداية جزء ششم لا برصد فنجاوشوار محمد بنيوغل الروتية وبيشوازي لخلق دكا واتا حمدوشي لدرو دبي اندامي زاوزي نيريني لدرو دبي ضلي بخير بيتوا اي يزيد جيان بخير بيتوا بو مدينك بخير بيتوا داود اوي دكت نيوغلي محمد اوي دكت كاتك تاوي دا بولاي درك دادا عايشة ودلي ضلي ضلي دا هاتو دشو كاتك رايكر بولاي درك باش نصب الراية في تخريج أحاديث الهداية جزء ششم لا برصد فنجاوشوار سرچاوة كانيتر سنن الترمذي كتاب الاستئذان والآداب عجيب غريب ناويشان لبرتوكي ناوا برتوشي مولد ورقرتنو أدب بچروتي بيجوازي لخلق بكيوا أدبا باب ما جاء في المعانقة والقبلة باشي اوي هاتوا سبارد لبا وشقرتنو يكتر ماش كردن جماري ترمودا 2732 التلخيص الحبير في تخريج أحاديث الرافع الكبير باب وجوب الجهاد باشي بيويستي كردن بجهاد من نازان باسي جهادي شمشير دكن يا جهادي تشير دكن چونکە محمد یەکەچەند لە جیهادی شمشێر گەڕابەوە کە زەید بن الحارثەیە محمد چوو بوو بە جیهادی چێر پێشوازی لێ کردبووها بەڕووتی ئاوا بەڕووتی ژمارەی فەرموودە 2187 فتح الباري ئاماژەی پێکردیە باب المعانقة وقول الرجل كيف أصبحت پرتوشی یەکتر لە باوەشگرتن ژمارەی فەرموودە 5911 وەسەرچاوی تریش زۆرە بەڵام ئەوەندە کافیە عن عائشة ضلي قال قدم زيد بن الحارثة المدينة زيد بن الحارثة كوامردي زينب بو كمحمد زينبي لزود كرت محمد ناردبوي بو كشتني قرفة كوا بيرجنك بو دواي اوي بونمونا لنوان دو شتري رادقرن دستو پێی ڕاستەی وشترێک و دەست و پێی چەپەی وشترێک ڕای دەکێشن دەیکەن بە دوولەتەوە دواتر سەری دەبڕن و سەری بۆ مەدینە دێنەوە کاتێک زەید لەم جیهادە دەگەڕێتەوە لەبەرەوە لەوێ ئاماژەی پێکرایە لە دەرگەی ماڵی عائیشە دەدا کە محەممەد لەوێ دەبی دەڵێ
عائشة ضلي قدم زيد بن الحارثة المدينة، ضلي زيد بن الحارثة قرايا وبو مدينة، ورسول الله في بيتي، ضلي بيغمبري الله لما لنبو، فأتاه فقرع الباب، ضل زيد بن الحارثة لدرقايدا، فقام إليه رسول الله صلى الله عليه وسلم عريانا يجر ثوبه، ضل بيغمبري الله بوي هالصايوا بولاي درقا رايكر بروتي چكا إزار أها لبيش وديان هنا وكو بالتوه أها لبردكي لبيش ودينيها قريليت دي، ضل أها كرابو إزاركي، ضل بيغمبري الله بروتي رايكر بولاي درقا إزاركي لدوا ولي دخشا آوا، طلب بيغمبري الله عريانا بروتي، والله عائشة والله ما رأيته عريانا قبله ولا بعده، ضل عائشة والله بيشو تر بيغمبري الله بروتي نبيني بودوات ريش بروتي نبيني أو جاريان بو، فاعتنقه وقبله، ضل أو يكتريان لبا وش قرت يكتريان ما سكرت باش يكتريان ما سكرت. محمد زاهير أوي دليتن بيغمبري الله چي حرام نية بيكم دلي آو محمد آورداتو دلي آو دلي آقرم تبربو آو آقرم تبربو آو بلي آورداتو دلي آو دلي آود بابيتو جاني جانم دلي جاني جانم آود بابيتو كرا آقرم تبربو آو. محمد زاهير مرقاة المفاتيح شرح مشكاة المصابيح، كتاب الآداب برتوشي أدبيشا سيرة لبرتوشي أدبيشا يعني إسلام هميشة وايا لدخكاني قرآن دا لشوية فلطيشي زانستي هيدي كان بإعجازي زانستي لشوية بأخلاقيك لبرتوشي آداب أدب دايدنين باب المزاح بشي قالتو قب ولا شوية تر آماجي بيكراو باسر شاو كان بينهم. سنن الكبرى كتاب الهباد، سنن الكبرى برتوشي هدية بخشين جماري فرمودة 11611 مجمع الزوائد ومنبع الفوائد برتوشي المناقب جماري فرمودة 15979 مسند أحمد مسند المكثرين مسند أنس بن مالك جماري فرمودة 12260 مسند عبد الرزاق كتاب الجامع باب هدية الأعراب هديي بدوية كان بو محمد 19688 باب خوينو فرمودك. ضلي أن رجلا من أهل البادية كان اسمه ظاهر بن حرام، ضلي بياويشي بادية كوتشركان ناوي ظاهر بن حرام بو، وكان يهدي للنبي صلى الله عليه وسلم من البادية وهديي لبادية بو بيغمبر دهنا، فيجهزه رسول الله صلى الله عليه وسلم إن أراد أن يخرج، ومحمد هندشتي بيدا كاتك زاهير دا قرايو بو بادية بو بيابان. فقال النبي صلى الله عليه وسلم إن ظاهرا باديتنا ونحن حاضره، بيغمبر دا يقول زاهير خلشي بونمنا بادية مانا وإما خلشي شاري، وكان النبي صلى الله عليه وسلم يحبه وكان دميا، وبيغمبري الله زور خوشي دويست باشا. فأتى النبي صلى الله عليه وسلم يوما وهو يبيع متاعه ببورا، طلع بيغمبر روجش هات بو بازار وبيني زاهير كلو بلكاني خويدا فروجت أوي لباديه هنابو، فاحتضنه من خلفه وهو لا يبصره، محمد لدوا وقرتي وزاهير نيد بيدي. قال أرسلني من هذا؟ زاهر قلت برمدا أما تشيع، فالتفت زاهر أورش داوا فعرف النبي صلى الله عليه وسلم زاني محمدا فجعل لا يألو ما ألزق ظهره بصدر النبي صلى الله عليه وسلم حين عرفه، ضلي كاتك زاني بيغمبرا هل صايوا بري ندا سنجي خوي بشتي خوي هالا سنجي محمد دخشان إيه تصور كان دوبيا وهل توا دوبيا وهل توا آوا أوي ترستا دانيشان بشتي لسنجيويت إيه أجر بشت بخشة خود أبي قنجج بخشة برزان آخر وايانا خو ناكري تو أو حال بستي وراوستا أبيش أو حال بستي تو بشتي ليه بخشاني معقولة سمت قونشي لن يوقلي محمد نخشة معقولة
معقولة؟ معقول ليه؟ ما ألزق ظهره بصدر النبي صلى الله عليه وسلم حين عرفه كاتك زاني، وجعل النبي صلى الله عليه وسلم يقول من يشتري العبد، وبيغمبري الله كاتك هواي قرت بوشي چه ام بنده ذكره محمد كويلي بروشتي بازرگاني كويلي كردي چه ام كويلي ذكره. فقال يا رسول الله إذا والله تجدني كاسدا ببورا. قلت يا بيغمبري الله بروابك كسبارم بينادا من زور هرزان بهام. فقال النبي صلى الله عليه وسلم لكن عند الله لست بكاسب. محمد قلت بلام لاي الله تو يعني قيمتها او هروق اماجا من بكر استا موضوعي وكذا او دواتر اماجي بيدكين وكبزين لشوي دا هيا يك دقه عندك بينا كانم لدوا يك دانا نايا تايله بردنا كم بوتيك نشوني بابت كمان هم يبال لدوا يك بعد نمزام نايدوز ما اوتيا هي أو سنن أبي داود كتاب الزكاة باب ما لا يجوز منعه. سنن أبي داود برتوشي الزكاة أو هاتنو الزكاة برزان جاروي دبي فيدي ببياو أوي بياو بو بياو بزكاة دادن باب ما لا يجوز منعه بشي يا دروازي أوي كناكر منع بكي ناكر منع بكي جماري برمودة 1669 عن امرأة يقال لها بهيسة جنك بناوي بهيسة جن بناوي أو باوشي بو كشكي جراوته وشي كردي لقل محمد سيد كان أما أخلاقي هم بولا درقي عربي باو بو كشكي خوي جراوته وكشي كردي لقل محمد. عن امرأة يقال لها بهيسة جنك كناوي بهيسة بو عن أبيها لباوشي وجيلي بوا قالت قلتي استأذن أبي النبي صلى الله عليه وسلم ضلي باوكم شو بولاي بيغمبر مولتي كر لبيغمبر بتشتا جوروا فدخل نقل جوروا. استأذن أبي النبي صلى الله عليه وسلم فدخل بينه وبين قميصه. ضلي باوكم داوي مولتي كر لبيغمبر كبتشتا نيوان بيغمبر وكراسكي هر وقتم إيزارنيا أو هذا كيته ولا بشتوا كابرا لبش إيزارك استري آل ربين تدروا لبشتوي من استري بين تدروا كبستنيوان بيغمبر وكراسة كي لدواوا تلاقي فجعل يقبل ويلتزم أو بلبشتوا أوها سنجي خصوصرش سنجي محمد همولا شيء أوها بروتي وأروها دستي ذكرت بما ماتش كردني شو خوتو كاتك بقريدة بأوانا ماتش كي فجعل يقبل ويلتزم خوي بيون وساند بوتون ببيغمبر وما ماتش محمد ذكرت ثم قال إن جا قلت يا رسول الله إن جا قلت أي بيغمبري الله لو حالتي ما الشيء الذي لا يحل منعه أعطي محمد قلت ملي ما زكا أي بيغمبري الله شي أو اشتتشيا كحلال نيا منعي بكي واتا نابي منعي بكي واتا حلالا. قال الماء. محمد قلت أو برزان تو وجدانتان إنجا هاتون اللي رن ذانو ناوي آو كبقورن ما بستي لآو بيغمبري نازار ما بستي آوي خوارنوا بوا يعني آوي خوارنوا اگر كسك داوي آوي خوارنوي كردبي بي بدي بلاي آو پیاوێک چی گرتیە بە ڕووتی ئاوە ملی ماز دەکا خۆی پێوە نووساندووە چی شتێک حرام نییە بیکەم ئاو لەو حاڵەتە ئاو زۆر جوێنتدا دەمێکە تەواو مۆڵەت پێدرا بڕۆ ئەوانی گوێن فرۆشەکان اینجا باباندیان بکەین نانە بە هەندێکیان بابان بکەین هەندێکیان بابان بکەین تا نا زۆر چکە دەمێک پێدەنگ بووم لێیان گوتم بزانم تۆزێک عاقڵ دەبن
زانم عاقڵ دەبن بەڵام مادام عاقڵ نابن پێویستمان پێیان نییە با بڕۆن ریپۆرتی بکەن هاوڕێیان دەبڕۆ ریپۆرتمان بکەن دەبڕۆ بە باوکیشان ریپۆرتە بەڕێزان شێری بکەن بۆی ریپۆرت تەئسیری نەمینێ هیچ ریپۆرتێک تەئسیری نەمینێ شێری بکەن نا لێیان گەڕێ چکە زۆر خۆیان بێتام کرد جوێنی زۆر قێزەوەنیاندا دەمێکە ئێمە وەڵامیان نادەینەوە بەڵام گەیشتون تە ئاستێک شێریکەن بەڕێزان بڕوا بکە ئەو لای بەم نەگا بە 250 شێر نەگا بە 250 شێر من نابینەوە لە ئینتەرنێت تێگەیشتن بەسیەتی جەبانی و ترسنۆچی بەسیەتی جەبانی و ترسنۆچی بەرامبەر بەلایەنگرانی کابرایەکی ئاوە خوێڕی شێری بکەن من نەهاتوومە لە خۆمەوە قسە بکەم هاتوومە بەڵگە دێنمەوە بەڵگەی خۆیان باشە بەڵگەی خۆیان دێنمەوە بۆ بەڵگانە کە مەلاکان شاردوویە نەتیانەوە من دێم دەیخەمە ڕوو پێینی گەران دەبن شێری بکەن باشە شێری بکەن ڕاستیکم نازم باشە شێری بکەن بابەتەکان شێر بکەن باشە بابەتەکە شێر بکەن ئەوە لە شوێی تردا ئاماژەی پێکراوە چکە تەواو بەڵێنمە نەگا بە 250 شێر من ناگەڕێمەوە سەر هەر بە جددیشمە ئەو جارە بە ڕێزێک پەیوەندی پێوە کردم کامیرەی هەیە ناوە لە یوتیوب بابەتێکدا دەبەزێنم ئەویتر خەریکی نووسین دەبم باشە مای پۆینت نور ئەحمەد دەزانی چییە؟ ئەو ئاەتەیە کەوا قورئانەکەی سەرتاپای سوکایەتی بەتوو کردی و بەتوو دەرێ فەرج فما استمتعتم به منهن فآتوهن أجورهن فريضة واتە هۆی پیاوانی سمێڵقود هەر کاتێک بە چێرتان خۆشیتان لە قوزی ژنان وەرگرت کرێکانیان پێ بدەن بەڵێ ئەوەیە ڕێزی ئیسلام بۆ تۆ لەبەر ئەوە تۆ هیچ سەبارجارێ بڕۆ حیجابێک لەبەر بکە اینجا وەرە پرسیارم لێ بکە باشە بڕۆ جارە حیجابێک لەبەر بکە اینجا وەرە پرسیار لێ بکە باشە نا بەجددی ئەوە یعنی کامیرە هەیە شت هەیە دەچیم لە یوتیوب و هەفتەی بەرنامەیەک ڕیکۆرد دەکەم و تەواو بڵاوی دەکەمەوە ئەویتر خەریکی نووسین دەبیت سەر چاوەکانی تری ئەو ئاوەی کەوا زاهیر ئاماژەی پێ دەکا السنن الكبرى للبيهقي كتاب أحياء الموات ئاوی حەیاتە ژینەوەی مردووان ئەو ئاوا مردوو زیندوو دەگاتەوە پەرتووکی ئەحیاء المەوات پەرتووکی زیندووکردنەوەی مردووان باب ما لا يجوز إقطاعه من المعادن الظاهرة ئەوەی ناکرێ بیبڕی لە کانزای دەرکەوتوو ژمارەی فەرموودە 11498 الطبراني الكبير مسند النساء باب الياء بهيسة يا بهيسة ژمارەی فەرموودە 528 التلخيص الحبير كتاب أحياء الموتى تلخيص الحبير پەرتووکی ژیانەوەی مردووان ئەو ئاوەی زاهیر دیار بوو دیارە ئەو ئاوە زۆر مهمە مردوو زیندوو دەکاتەوە ژمارەی فەرموودە 1338 سنن الدارمي كتاب البيوع باب في الذي لا يحل منعه پەرتووکی فرۆشتن ئەوەی ناکرێت حرامە قەدەغەی بکەی مسند أحمد مسند المكين حديث بهيسة ژمارە 15550 چاو بەکڵ ئەرێ بەڕاست پێغەمبەرەکەتان بەردەوام دەست و کلی شەر بووە مەسکارە پێغەمبەرەکەتان ئەها مەسکارە بەردەوام ڕۆژان لە چاوی کرد ئەرێ موسڵمان بۆچی لە چاو ناکەن کل مەسکارە برژانجی بۆی برژان درێژوی دەیانگۆ محەممەدە های دەکرد دەیانگۆ ڕۆیشتنەکەشی وەکو ژنانە بووە ئەرێ مەلاکە مەلا فاتح شارستانی مەلا مەسهەر عەبدی جنس لەتیف ئێوە بۆچی کاتێک دێن بۆ سەر تەلەڤیزیۆن کل لە چاو ناکەن کل خۆڕازانەوەی ژنان قەدەغەیە بەڵام بۆ پیاوان لە ئیسلام ڕێگای پێدراوە چاو بەکێل
الترمذي تنانە الترمذي لشمائل المحمدية كبرتوجيك سبارد بصفاتكاني محمد بشيكي هي سبارد بكلي بيغمبري الله شون كلي لچاوي كرديا يك بشي برتوغكي بناوي كلو بيغمبري الله. الترمذي جمارة 2048 كان رسول الله صلى الله عليه وسلم له مكحلة يكتحل بها عند النوم 3 في كل عين. كلداني هبو لقل خوي هلي قرتو مالم بقرنا قلبي كلداني لجرفاني بو بيغمبري الله اري مسلمانا بوشي او سنة سان لبير كردي كلدان مكحلة كلدان مسكاري بيبو بردوام مسكاري بيبو بردوام لناو جرفاني داناوا بيغمبري الله بوستن جارك كل شام دقم يك دقة بوستن بيغمبري الله دزاني برجانگ دريج بو اي چون بابي باب مخومن بردوام يعني كل چاو دكم طلب بيغمبري الله كلداني هبو مكحلة كلدان روجانا سيجار لهر چاوي چي دكر بر لخوتن وهروها ابو داود جماري فرموده 2317 كان النبي صلى الله عليه وسلم يكتحل وهو صائم بيغمبري الله بالرجوب كلي لچاو دكر لبالرجوب نيش دكر لچاو كان باش بوي چاوتان جوان بي برجانك سلسلة الأحاديث الصحيحة الألباني جماري فرموده 633 كان يكتحل في عينه اليمنى 3 واليسرى 2 دلنا خير بيغمبري الله سيجار كلي دخردت شاي راستي دوجار چپا بوچی نازانم محمد خوی دزانه سيجار راستا دوجار چپا لروجك دا سرچاوكاني در سبارد بكل بيجا الطبقات الكبرى جزئية كم 484 ابن أبي شيبة جزئي 8599 البغوي جزئي 1219 ابن ماجه 3496 مسند أحمد جزئي كم 274 ابن حبان 1440 زاد المئات ابن القيم جزئي 428 وتنها عندك سرچاوية أجينا هر هموي آماجا بويدا كان بوكل ومحمد فرموديشي هي ضل عليكم بالأثمدي شوري كلي أثمد بكار بين فإنه منبتة للشعر مذهبة للقذى ومصفاة للبصر طبراني آماجي بكرديا محمد قلتيتي كلي أثمد بكار بينن چونك برجانك درج دكا وآزار ناهلي وچاو تيج دكا بينين تيج دكا يعني أمريش الراس يكي أمريش نام بيرقا بوچي كل بكارنا يعني مسكارة بكار بينن أمروك كل ما نما ومسكارة بكار بين بياواني مسلمان أو بوجنان نيا أما تنها بو بياوانا محمد رانكردن رنجي ريشو قجو محمد خنا سنن أبي داود كتاب الترجل برتوشي قش جماري فرمودة 2208 قال آتيت النبي أنا وأبي فقال لرجل أو لأبيه من هذا قال ابني لا تجني عليه وكان قد لطغ لحيته بالحناء كسك دل قلبكم شن بولاي بيغمبري الله دل بيغمبر ريشي لخنا نابو خنا لخنا يبنين استاك باكستان يغان دبينم ملاكان لخنا يدنين يا شيخ زنداني لخنا يدنا اما سنتيش بيغمبري الله مسلمانا ايوه مادام مسلمانا كيوتغان بيرجعان مادام نيتانا لبرتان بنين مادام سنتيش بيغمبري الله جيب كان لبرتان فرقي چيا تنظيم داخلين ايوه تنظيم داخلين شكي وجر التانية بديارك ونبكو بون من ريشتان هابيتن تنان لكاميرش دين بديارك ونداي كاميرا دكان خوتان دشار تنظيم داخلين لبشي داخلي تام بدن خنا شكو سنتي بيغمبري الله يا محمد ريشي زرد كردي جار بجار باو كرو ريشي زرد بكي سنن أبي داود كتاب الترجل باب ما جاء في خضاب الصفرة أوي هاتوا سبارت بوي رنجي ريش ديا قجد زرد بكي زردي بكي ويشتيتي لمان ببهين أوروبيا كانت كواعلة في الزردن جماري فالمدة 4200 دا عن ابن عمر قال أن النبي صلى الله عليه وسلم كان يلبس النعال السبتية
ويصفر لحيته بالورس والزعفران وكان ابن عمر يفعل ذلك. بزانا كري عمر بن الخطاب كان محترم بوا پیادەی سنەتی پێغەمبەری کردیە. دەڵێ پێغەمبەری ئەڵڵا ڕیشی لە وەرس و زەعفەران دەنا سەردی دەکرد. یوسەفر دەڵێ ڕیشی بە وەرس و زەعفەران زەرد دەکرد، زەرد ڕیشی زەرد دەبوو پێغەمبەری ئەڵڵا. و دەڵێ ئیبن عومەر عەبدوڵڵا بن عومەر هەمان کاری دەکرد، پەیڕەوی سنەتی پێغەمبەری دەکرد. سنن ئەبی داود کتاب الآداب. بەڵام ئەگەر بۆ پیاوە نابێ ئاگادار بن لە دەستان بنێ، ها دەست و قاستان باشە نابێ. بۆ نمونە فەرمودەیەکە سنن ئەبی داود کتاب الآداب. محەممەد خۆی دوودەجی بووە بەڵام ڕقی لەو پیاوانە بوویتەوە کە ژنانی بوون یاخود بۆ نمونە نێرباز بوون. ژمارەی فەرمودە سنن ئەبی چکە هەموو شتێک بۆ خۆی ڕێگا پێدرا بوو، خۆی لەسەرەوەی شەریعەت و یاسا بوو. کتاب الآداب با في الحكم في المخنثين. حكم سەبارەت بەوانەی مخەنەثن. مخەنەث لە زمانی عەرەبی بە هەردوو مانای دێ، چ پیاوێکە کاڵز و کەوتی ژنانەی هەیە یا پیاوێکە خۆی لەدایک بۆ ئەندامی زاوزەی نێرینە و مینی هەیە. ئەبی هورەیرە دەڵێ ئەن النبي صلى الله عليه وسلم أتى بمخنث قد خصب يديه ورجليه بالحناء. ئەبی هورەیرە دەڵێ پێغەمبەری ئەڵڵا بەلای پیاوێکی مخەنەث داهات، بینی دەستەکانی و قاچەکانی لە خەنە ناوە. فقال النبي ما بال هذا؟ پیغمبر قلت او پیاو چیه؟ فقيل قلت يا رسول الله يشبه بالنساء. قلت پیغمبر الله ام پیاوا بجنان دچه. فامر به فنفي الى النقيع. پیغمبر الله قلت نفي كان بو منطقه النقيع ناوي لنا مدينه ببينتها. فقالوا يا رسول الله الا نقتله؟ كشتن او خوار نوبو سيد قبرزا كشتن او خوار نوبو. قلت پیغمبر الله نيكوجين. فقال إني نهيت عن قتل المصلين. قلت نخير من نهيم كرديا لكشتني أو كساني نوشكرن نيرا أوكا مخنثكا نوشكر بوا أو خارنو. فقالوا سيدك قلت نفي كان بوا منطقي نقيع شيء أو منطقة النقيع. فقالوا قلت أوي لقال يا رسول الله ألا نقتله؟ پیغمبر الله نيكوجين سأليك بونا سألوك بونا كشتن أو خارنو بوا. فقال إني نهيت عن قتل المصلين. بتينا من نهيم كردي لكشني أو كساني نوشكرن ديالا أو مخنثا نوشكر بوا. هرشتك يهودي ونصارى كردويانا محمد مخالفي كردوا، يعني دابو نريكاني إسلام لسر بنماي دجايتي كردني يهودي ومسيحية. جابرن بخاري كتاب اللباس باب الخضاب. بخاري برتوشي جل بركردن ريج يا قش لخننان يا رنكردن. جماري فرمودة 5559 عن أبي هريرة قال النبي صلى الله عليه وسلم إن اليهود والنصارى لا يزبغون فخالفوهم. أبي هريرة ضلي بيغمبري الله قوتي جوا كانوا مسيحيا كان قجو ريجي خويان لبويا نانن رنگ ناكن ايوه مخالفيان بكن رنگ بكن بيچواني اوان فخالفوهم هموش بيچواني مسيحيا كان چي دكن والله پیغمبري الله رنگ ناكن اي يهودي كان اوان رنگ ده ايوه بيچواني وام كان رنجي بكن. مسند احمد باقي مسند الانصار جماري فرمودا 21708 خرج رسول الله على مشيخة من الانصار بيض لحاهم فقال يا معشر الانصار حمروا وصفروا وخالفوا أهل الكتاب. دڵێ پێغەمبەری الله دەرچوو بۆ لای کۆمەڵێک پیاوی مەدینە کە عەرەب بوون موسڵمان بوون، بینی کۆمەڵە پیاوە پیرەکە ڕیشیان سپی بوو. پێغەمبەری الله گوتی یا معشر الأنصار ئەی پیاوانی مەدینە ڕیشتان سوور بکەن زەرد بکەن، حمروا سوري بكن يا زردي بكن وخالفوا أهل الكتاب وبيتشواني مسيحي ويهودي كان كأوان بوينا كان إيو بوي بكن. قال فقلت يا رسول الله إن أهل الكتاب يتسرولون ولا يأتزرون. كاسك أبي لقلي بقولتي قلت بيغمبري الله مسيحي ويهودي كان شروال لبردا كان بلام إزار لبرنا كان. فقال رسول الله صلى الله عليه وسلم تسرولوا وأتزروا وخالفوا أهل الكتاب. محمد قلت دمادم وايا اوان تنها شروال لبر دكن ايوه الشروال لبر بكن وايزار لبر بكن وبيتشواني مسيحي يهودي بكن. قال فقلت يا رسول الله إن أهل الكتاب يخففون ولا ينتعدون.
دەڵێ گوتم پێغەمبەری ئەڵڵا ئەهلی کتاب قۆنەرەیەکی جلدی تەنک هەیە لەبەر دەکەن باشە لەبەر دەکەن ونعل لە پێ ناکەن فقال النبي صلى الله عليه وسلم فتخففوا وانتعلوا دەکەواتە ئێوە گۆرەی وەکو گۆرەوی لەبەرکەن و نعل لەبەرکەن گۆرەوی لەگەڵ نعل وخالفوا أهل الكتاب وبيتشواني مسيح يهودية كامكن قال فقلنا يا رسول الله إن أهل الكتاب يقصون عثانينهم ويوفرون سباليهم طلع قلت من أي بيغمبري الله أهل كتاب مسيحي ويهودية كان ريشان كرد كانوا سميليان دهل نوا فقال رسول الله بيغمبري الله قلت قصوا سباليكم ووفروا عثانينكم قلت دكوات ايوه سميلتان قدكن ريشتان بيلنوا وخالفوا أهل الكتاب وبيتشواني مسيحي ويهودية كامكن همو سنة دقان لسر بنواي اوانشان كري رق محمد بيتشواني كرديا باشا سرچاوة المعجم الكبير جمارة 7924 فتح الباري 5559 مجمع الزوائد 8576 محمد راني خوي بهرزكاران نشان دادا جوانا وەکو ئەوەی دانیشتە پیاوێک بۆ نمونە لەبارێک دڵی سەیری ئەو خانمەی کە بزانە لاقو لە تەری چەند جوانە چەند سپیە سەیریکە محەممەد ڕانی خۆی بە هەرزەکاران نیشان دەدا ڕێگەی گونی خۆی بە ئەبوو بەکر نیشان دەدا گونی خۆی بە ئەبوو بەکر و عومەر نیشان داوە بخاري كتاب الصلاة باب ما يذكر في الفخذ بخاري پەرتووشی نوێش بەشێک سەبارەت ئەوەی ئاماژە کراوە سەبارەت بەڕان بەشی پەرتووکەکەی باب ما يذكر في الفخذ دەواازەی یا بەشی ئەوەی ئاماژە کراوە سەبارەت بەڕان یەک بەشی کامل لە بخاری ژمارەی فەرموودە 364 عن أنس بن مالك أن رسول الله صلى الله عليه وسلم غزا خيبرا فصلينا عندها صلاة الغداة فركب النبي صلى الله عليه وسلم وركب أبو طلحة وأنا رديف أبي طلحة أنا ضلي لكاتي غزوي خيبر لقل بيغمبري الله بوين نويجي بياني من بيانية چيزو لتاريكاي كرد أو أبو بيغمبري الله سواري ولاقي خويبو وأبو طلحة لقل من سواري همان ولاقوين وات أبو طلحة لبيشوا أنا زلدواوا فأجر النبي صلى الله عليه وسلم في زقاق خيبر بيغمبري الله بناو كولانة تسككاني خيبر دا روي وإن الركبة لتمس فخذ النبي ودليتن ركبتي يعني بشقاتي براني بيغمبري الله دكا چكو كولانة كتسكبو أو لدواوي هينبو ثم حسر الإزار عن فخذه دلكاتك قاچم براني بيغمبري الله كوت بيغمبري الله إزاركي هلچه شابو سروا يعني إزاركي تأثر نيوي قاچي نبو لخواروا هريچه شعاوا كوتي أنا سيريكا چي دليتم كاتك ليشير ثم حصر دلكاتك قاچم براني كوت هلچه شعاوا بيغمبري الله إزاركي چي دلي أنس حتى إني أنظر إلى بياض فخذ النبي صلى الله عليه وسلم دلكاتك بيغمبر هلچه شعاوا تناند بينيم كراني بيغمبري الله چند سبيبو راني چند سبيبو راني بيغمبري الله چند سبيبو باشا ومسلم كتاب فضائل الصحابة باب من فضل عثمان بن عفان فضل عثمان كري عفان جماري فرمودا 2401 بو كرد كردنوا أو فرمودي آواد أخوين موا بكردي عائشة ضلي بيغمبري الله لمال ما بو قال كوتبو قالوا قني لدروبو راني لدروبو لناو جيغاي من قال كوتبو كردبيوا وقال باي شمال ديتو دروا نيو قلا كيدا بزوينه ضلي بيغمبري الله أعلى مالي من كوتبو نيو قال أعلى قال كردبيوا ضلي باوكم هات أبو بكر داوي مولتي كر بيغمبري الله رقايدا بيتا جوروا خوي چاق نكر هر أو بالكوتبو دل عمر داوي مولتي كرهات جوروا هر عوا بالكوتبو دل عثمان داوي مولتي كر بيغمبري الله حلصايو خوي رخصتو او خوي داپوشتو دانشت
کاتێک ڕۆیشتن گوتم پێغەمبەری ئەڵڵا باوکم هات خۆت تێک نەدا گونیت پێی نیشاندا عومەر هات خۆت تێک نەدا گونیت پێی نیشاندا عوسمان هات یەکسەر دانیشتی خۆت ڕێخستەوە مەوزوع چییە گوتی بابە گوتی عوسمان فرشتە شەرمی لێ دەکەن من چۆن شەرمی لێ نەکەم باشە دەڵێ فجلس رسول الله صلى الله عليه وسلم وسوى ثيابه فاستأذن أبو بكر فأذن له وهو على تلك الحال كاشفا عن فخذيه رانكاني أو على دري أبو ضلع رانكاني بديار خستبو محمد قوني بخلق نشان دادا برزان قوني بخلق نشان دادا بلا تانا سيرنا بإستاذ بن صحيح بخاري كتاب الوضوء باب لا يستنجى بروث صحيح بخاري برتوشي دزنوش دروازي نابي بباشروي آجل قونت باك بكيتوا جماري فرمودة 155 عبد الله بن مسعود ضلي أتى النبي صلى الله عليه وسلم الغائط فأمرني أن آتيه ب3 أحجار عبد الله بن مسعود ضلي بيغمبري الله چوو بۆ گووکردن کاتێک گووی کرد گوتی هۆی عەبدوڵڵا بن مەسعود گوتم بەڵێ پێغەمبەری ئەڵڵا گوتی 3 بەردانم بۆ بینە محەممەد دانیشتی ئاوالا یعنی قونی لە دەرەوە بووە خۆ ناکری بڵێ پێغەمبەری ئەڵڵا هەڵسایەوە و چووها باڵساوی گوتی بەردانم لەو بینە ناکرێت چکە دەستنوێژی نایە دەڵێ دانیشت بوو گوتی عەبدوڵڵا بن مەسعود گوتم هەی پێغەمبەری ئەڵڵا 3 بەردانم لەو بینە بەرد چێ لە دوورەوە بەردی لە پێغەمبەر گرتیا ئەو پێغەمبەر ئەوە لە بۆ دایم چکە نایەمنەوە قوند بینم دوور بە دووری نە دەڵێ ئەوە بوو دەڵێ گەڕام 2 بەردم دۆزیەوە باشە بعد دەڵێ فەرموولەکە وا دەڵێ باشە بخاري كتاب الوضوء باب الاستنجاء بالحجارة همان پرتوك دەستنوێش بەشی خۆ پاکردنەوە بەبەرد 154 ئەبی هورەیرە دەڵێ ئەبی هورەیرە دەڵێ پێغەمبەری ئەڵڵا بۆ گووکردن ڕۆی بە دوایدا ڕۆیشتم پێغەمبەری ئەڵڵا گووی کرد گوتی هێ ئەوە چێ گوتم ئەبی هورەیرە گوتی ئەبی هورەیرە 3 بەردانم بۆ بینە بەڵام نەکەی ئێسقانم بۆ بینی یا پاشەڕۆی ئاژەڵم بۆ بینی دەڵێ بەلەستی کراس بردم لە تەنیشتم دانا خۆی پێ پاک کردەوە دەڵێ دواتر گوتم بۆچی ئێسقان و پاشەڕۆی ئاژەڵ نەبی گوتی شکەوە خواردنی براجنەوەکە موسڵمانەکانمانن واروها ئەنەس مناڵ بوو هەرزەکار بوو بۆی بردیە و سەرچاوی زۆرمان هەیە لەوە ئەوەی سەبارەت بە مناڵی بابێن ئاماژەی پێ بکەین دووبارە کاتێک عەلی بن ئەبی تاڵب لەدایک بۆ محەممەد بەردەوام زمانی مشتیە تەنانەت عەلی کاتێک گریاوە محەممەدیان بان کردێ زمانی بمژێ بۆ ئەوی خەوی لێ بکەوی و تەنانەت ئەوەندە محەممەد ئەوەندە لیچی داوە بە عەلی بن ئەبی تاڵب کاتێک لەدایک وهای کردێ محەممەد لە خوارەوە بۆ عەلی خستێ ناودەوی عەلی بن ئەبی تاڵب لیچی دەمی خستۆتە ناویەوە تەنانەت مەمچی نەگرتووە عەلی سەرچاویشی ئەژ نییە سەرچاوی سوننەیە السيرة الحلبية إنسان العيون في سيرة الأمين المأمون جزئية كم لا برسي 182 ضلي وفي خصائص العشرة للزمخشري ضلي ولا خصائص سمات دسماتك كزمخشري آماجي بيكردية أن النبي صلى الله عليه وسلم تولى تسميته بعلي وتغذيته أياما من ريقه المبارك بمص لسانه ضلي ولدى خاصلتكي محمد كزمخشري آماجي بيكردية ضلي بيغمبري الله ناوي لعلينا كاتك علي لدايقو أو ناوي لناوى علي وهروها خواردني علي لأستوغرت تازل دايقو چندها روش چون للرقاي ليچي خوي دادا بعلي بن أبي طالب تازل دايقو ريقه المبارك ليك بيروزكي بمص لسانه زماني دخستنا ناودوي علي يا بون منانا دلتن زماني علي دمشت محمد كاتك علي دايقو زماني علي دمشت علي چی دەڵێ دواتر
فعن فاطمة بن أسد علي رضي الله عنها قالت ضلي فاطمة بنت أسد كدايش عليا ضلي لما ولدته سماه عليا ضلي كاتك لدايكم بو پیغمبر ناوي لنا علي وبصق في فيه وتفي كردنا ودميوا محمد تف كردنا ودميوا في فيه أما السنة برزا أو تفيد بيني جار بجار بونمونه أو سرشاوي سنة أما جاي بيكرديا جور دار ويلاش أجدبيني أو بوني هي للتراث الإسلامي ثم إنه ألقمه لسانه إنجا محمد زماني خوي داي دي خصنا ودمي دوي شون زمان دخيتنا ودمي منا دبي دمي بدوي وبني تاج الله يقول زماني داي بوي بمجي زمان باش فما زال يمصه حتى ينام ضل ديمشت زماني محمد علي تاوك خويل ذكت فما زال يمصه حتى نام قال فلما كان من الغد طلبنا له مرضعة فلم يقبل ثدي أحد ضل أو بروجي دواتر چون چندها داين من بو هنا علي ممشي كسياني ندقرت فدعونا له محمد صلى الله عليه وسلم فالقمه لسانه فنام طلع أبو ناشار محمد بباكر دوباره زماني خوي دخستنا ودمي علي ديمش تاوكو خويل ذكت كسيشي نخوش بوا ليشي مبارشي چيو ترماشي چيو ترخيني چي واروها محمد بيج قالوا جروب سكسي كردي اروق انز اماجي بيرغا بيغمبري الله الله خلالي يك كاجمر لشو روجك دا لقل ينزجن دا جماعي كرديو بي غسل واز لوج بينا بلام دين جارو بو محمد لقل دا عائشة سرمان بوا بياوي چان بان كردي لقل يان بخوي بوي گرم ببنوا اوي بيدو تريسم امروكا عمل ردها بوا المستدرك على الصحيحين كتاب معرفة الصحابة طلحة والزبير جار النبي طلحة وزبير دراوسي بيغمبر جماري فرمودة 5618 عن عبد الله بن زبير عن أبيه عبد الله بن زبير طلعت زبيري باوكم بيوتم قال قلتي أرسلني رسول الله صلى الله عليه وسلم في غداة باردة طلعت بيغمبري الله بيانيتي سارت بدوايدا ناردم فأتيته هاتم بومالي وهو مع بعض نسائي في لحافه وبيغمبر لقل يشق لجنكان بو لجير ليفكي فادخلني في اللحاف فصرنا ثلاثة ضل مني برد جير ليفكوا بوين بسيكس محمد جنكي محمد وزبير بوين بسيكس لجير ليفكا بوين بسيكس وروها فرمودها لقر علي شمانشتي كردي ولقل هي تري شمانشتي كردي وروها الحاكم ضل هذا حديث صحيح الإسناد ضل ام فرموده راستا محمد جلي جناني لبركر دي برزان جلي جنانا صحيح بخاري كتاب هبة وفضلها برتوشي هدية بيشكش كردن وشاكا والتحريض عليها وهانداني جماري برمودا 2442 جنكاني محمد دبن بدو جروب يشان عائشة وحفصة وصفية وسودة جروب يشان سلمة وأوانيتر محمد زياتر خلياي عائشة دبيتن سلمة بدواي داده طلع اي بيغمبري الله تو كسيشي عادلني هنديش نكاند إهمال كردو هنديش جرنجيان بيدي أما قابل قبول نية جا محمد عادل نبوا چي بيدل محمد لولام دا سلمة فقال لها سلمة يقول لا تؤذيني في عائشة أي سلمة سبارد بعائشة آزار أزية مدى فإن الوحي لم يأتيني وأنا في ثوب امرأة إلا عائشة طلعت شنكا هرجيز وحيم بونهاتوا كاتك جلي هيج كام لجنا كانم لبربوا تنها لنا وجلي عائشة نبي واتا محمد هندي جر جلي عائشة لبر كرديا عائشة جوان عائشة لتشي اتخوا باجي عائشة جوانم سيدك فرمودك زور راستا أو هل ناقري فإن الوحي لم يأتيني وأنا في ثوب امرأة إلا عائشة
جلی ژنانی لەبەر کردیە. جوبرائیل وەحی بۆ هێناوە کاتێک محەممەد لە ناو جلی عایشە بووە. بەڵام جوبرائیل شەرمی کرد کاتێک خەدیجە قژی هەڵدایەوە، ڕای کرد لە تاقیکردنەوەکەی هین. وانە؟ یا ئەگەر بژرێن ئەمە نامەبەستی لە ناو جێگای عایشە بووە، دڵی وەحیم بۆ هاتیە، بەڵام لەولاوە شەرمی کرد لە قژی هین خەدیجە. کاتە گوتی محەممەد لێرە دانیشە ئەی ئێستا یەکسەر جوبرائیل ڕای کرد، گوتی ئەوە جوبرائیلە، شەرم لە قژی ژن دەکا، بەڵام شەرم لە ناو جێگا ناکە. جوبرائیل شەرم لە جێگای خەوتن ناکە. وانە؟ المستدرك على الصحيحين كتاب معرفة الصحابة فضائل عائشة أو شروع آماجي بيكردية دوبارة جماري فرمودة 6788. يا أم سلمة لا تؤذيني في عائشة فإني والله ما أنزل الوحي علي وأنا في ثوب امرأة من نساء غير عائشة. دوبارة تأكيد دكاترة. صحيح بخاري كتاب الآداب محمد بۆی ڕەوا بووە ژنان تەنها بۆ تەکمیلەی بابەتەکە ژنان خۆیانی پێشکەش بکەن، چونکە کەسێکی نەخۆش بووە بە سێکس، هەمیشە سێکس نێوگەڵ لە مێشتیدا بووە. صحيح بخاري كتاب الأدب باب ما يستحي من الحق للتفقة في الدين. ئەوەی کەوا شەرم ناکای وەک دەڵێن شەرم لە ئایندانیوە ڕێک ئەو بۆ مانایە دەگا. ژمارەی فەرموودە 5772. ئەنەس دەڵێ جاءت امرأة إلى النبي صلى الله عليه وسلم تعرض عليه نفسها. دەڵێ ژنە کات بۆ لای پێغەمبەر گوتی پێغەمبەری ئەڵڵا بۆ گاین پێویستت بە من نییە؟ ئەو دوای دابەزینەوە ئاەتەی وامرأة مؤمنة إن وهبت نفسها للنبي وإن أراد النبي أن يستنكحها. گوتی پێغەمبەری ئەڵڵا پێویستت بە من نییە؟ فقالت هل لك حاجة فيا؟ شنك قلت أي بيغمري الله بيوست بمنها؟ فقالت ابنته شكا بو كان بو سيد كان كتي أنس تدلي ما أقل حياءها. كتي أنس قلت أوجنا تن بشرما أو هاتيا بو قاين خوي بشرش بيغمري الله لك. فقال أنس بيود بكتكي خوي هي خير منك عرضت على رسول الله نفسها. قلت أملته بخير ترى خوي پێشکەش بە پێغەمبەری الله کردی، بەڵکەم پێغەمبەری الله حەزی لێیە چی تایە لەکوێتر ئاماژەی پێکرا بە کوردی شەیە ئەو مەلایەوی باسی دەکا. سنن ابن ماجه كتاب النكاح باب التي وهبت نفسها للنبي ژمارەی فەرموودە 2001. سنن النساء كتاب النكاح عرض المرأة نفسها على من ترضى ژمارە 3249. زۆر سەرچاوی تریش بەڵام ئەوەندە کافیە. وتنان سبارة بو موضوع عائشة قصي كردية بونمنا الإصابة في معرفة الصحابة ابن حجر العسقلاني جزء شوارم لا برصات أن الواهبة امرأة من دوس بن الأزد عرضت نفسها على النبي صلى الله عليه وسلم وكان جميلة وقد أسنت. ضل جنيك بناوي واهبة يا أو قصي كوا خوي بيشكش ببيغمبري الله كرد لا تيري دوس بن أزد بو خوي بيشكش كرد ببيغمبري الله وجنيشي زور جوان بو. فقالت أني أحب نفسي لك. قلت أي بيغمبري الله من خوم بيشكش بتولكم بو قاين بو سرجي. فقالت عائشة قلت ما في المرأة تحب نفسها لرجل خير. قلت هرجنك خوي بيشكش ببياو بكا بو سرجي كردن خيري تدانيا. فقال شريك هي أنا يچك لواني خوي بيشكش بمحمد كردو. قلت من أو جنم خوش من بيشكش كردية باخيرم تدانا بي. فنزلت دل أو كادو آية دابزيك آية بنجاي سورة الأحزاب وامرأة مؤمنة إن وهبت نفسها للنبي إن أراد النبي أن يستنكحها. وهرجنيشي إيمان دار أجر خوي بيشكش كرد ببيغمبري الله وأجر بيغمبري الله ويشتي بيجت آسايا. ومحمد تناند نخوشي سكسي محمد جيشتوت آستك كواتشو داواي لجنان كردي خوي بيشكش بكن. بخاري كتاب الطلاق باب من طلق وهل يواجه الرجل امرأته بالطلاق جماري 4950 فرمودك دور درجة باب كردي بخوينينوا
ئەبی ئوسەید دەڵێتن لەگەڵ پێغەمبەری ئەڵڵا دەرچوین تاوەکو گەیشتنە مەنتقەیەک بە ناوی شوڵت ڕۆیشتن تاوەکو لە نێوان دوو دیوار کۆتاییمان هات دانیشتین پێغەمبەری ئەڵڵا گوتی لێرە دانیشن دەڵێ وەژنێکی سەر بە خێڵی جوەینیان هێنابوو بۆ پێغەمبەری ئەڵڵا لە ماڵێکیان دابەزاند بوو کە ماڵەکە لە ناو چێلگەی خورما بوو لە ماڵی ئومەیمە بنت النوعمان بن شەراحیل و ئەو ژنە چێ لەگەڵدا بوو دایەنەکەی لەگەڵدا بوو دیارە مناڵی تازە لە دایکبووی هەبووە حاضینە کاتێک پێغەمبەری ئەڵڵا لە ژنەکە چوە ژوورەوە قالە هەبی نەفسێکی لیە بە ژنەکەی گوت خۆتم پێشکەش بکە یعنی لەگەڵت بخەوم قالت وهل تهب الملكة نفسها للسوق بمحمد قلت هرجيز بيستوتا كباشا جن ملكة خوي بيشكش بكا برايتي كويلة بكا قال فهو بيده ضل محمد دست خوي برس كردوا ويستي ليبدا يا بي خاطر يضع يده عليه يا دستي بخاطر سري بو اوي بيدنجي بكا جنك قلتي اعوذ بالله منك قلتي پناگد بمبرخوالتو اي محمد دەڵێ هاتە دەرەوە گوتی ئەبا ئوسەید یەک دوو پارچە جلی پێ بدە و والحەقها بئەهلیها بیجێڕۆ بۆ لای کەسوکاری قژی محەممەد بزانین قژی محەممەد چۆن بووە و بزانم لە هیچ جۆن تراڤۆڵتا چوە قژی محەممەد لە جۆن تراڤۆڵتا چوە قژەکانی هەتا ئێرە بووە سەرشانی قژی محەممەد ئەتا سەرشانی بووە چوار کەزیشی هەبووە مسلمانان مسند أحمد مسند الشامين حديث أبي رمثة تيمي جمارة حبدها زارو تشلوسي كان النبي صلى الله عليه وسلم يغضب بالحناء والكتم وكان شعره يبلغ كتفيه أو منكبه طلب غنبري الله سريخوي لخندنا قجي وقجي تاوكو إيرا يا تاوكو سرشانا كاني دهات قجي دريش بوا باشە ئێستا گەنجێک قژی درێژی دڵم بزان لە ژن دەچێت لە ژن ئەو خوێڕێت نەبینیوە ئەو خوێرە نەبینی و بزانە هەر لە ژن دەچێت هێن لە دواوە سەیریکە هەر ژن سەیریکە پێغەمبەرەکەتان قژی تا ئێرە بووە باشە شەمائل المحەممەدیە باب ما جاء في شعر رسول الله ئەوەی هاتووە سەبارەت بە قژی پێغەمبەری ئەڵڵا ژمارەی فەرموودە سی هانی کە ئامۆزای محەممەدە دەڵێ رأيت رسول الله صلى الله عليه وسلم ذا ضفائر 4 دڵێ پێغەمبەری ئەڵڵام بینی 4 کەزی هەبوو کەزی چی پێ دڵن من هەمیشە لە بیری دەکەم ئەوها لولی دێ ها دێتە خوارەوە کە کاتی خۆی دایکانمان هەیان بوو کەزیان لە دواوە هەبوو 4 دانە دوو لەولایە دوو کەزی لەولایە شۆڕ دەبەوە دوو دانە لەولاوە شۆڕ دەبەوە باشە یەک دەقەوە بە زۆر جوێنی پیس دەداوە بە کەزی چی پێ دڵن کەزی ئەوەڵە ضەفائر 4 کەزی هەبووە مسلمانە لەمە باش قشتانە تا ئێرە درێژکەن لە خەنەی بنێن ڕیشێک بێنەوە زەردی بکەن یا سوور سمێڵتان بتاژن 4 کەزی چاوتان پڕی کلژ بکەن کلیژ بکەن پرچیشی پێ بەڵام لە هەولێری نازانم بۆچی کەزی پێ دەڵێن یا بسچی پێ دەڵێن بسک ئەها 4 دانە ئەها لولی دەڵێ ئەها لولی دەی ئەها شۆڕ دەبیتەوە بە پێشتدا بەڵێ وە فەرموودەی تریشی ئەوە بەسە سەبارەت بەوە شەمائل محەممەدیە محەممەدیش تەنانەت وەکو ژنان چۆن کەزی دەکەن دوو دانە لەولای ئەها لە ناوەندی قژی ئەها خەتەکەی لە ناوەندی کردی ئەها دوو کەزی لەولای دوو کەزی لەولای نەک ئەها وەکو ئێمە ئەها شەمائل محەممەدی ژمارە 29 ابن عباس دەڵێ لە سەرەتا پێغەمبەری ئەڵڵا قژی خۆی ئەوها یعنی لەتی نەدەکرد لە ناوەڕاست و مشتریکەکان لەتیان دەکرد پێغەمبەری ئەڵڵا لەتی نەدەکرد و کاتێک بینی ئەهلی کتاب لەتی ناکەن قژیان ئاوا پێغەمبەر گوتی نا وەکو مشتریکەکان بکەن ئاوا لەتی بکەن یعنی خەتێکی تێدا بێنەوە ئەوە لێرە شۆڕێکەنەوە ئەولا لەولا دوو کەزی لەولا دووکین لەولا دووکین بیکەن بەڕێزان بیکەن قشتان ئاوا بۆ سەرەوە و ئاوا نییە لێرە ئاوا دەبی خەتێکی لێ بکەن ئەوە کاتی خۆی دایکم وای دەکرد بەبیرم دێ
لێر دەکرد و دوو کەسی ئەلێرە دەکرد و دوو کەسی لەولا دەکرد و بزدەبت ئاهای لێ بکەن چاویشی لە کل دەگرت جار بەجار تێنەکەی چاویشی لە کل دەکرد بەزەوە بوداکەم ڕیشی نەبوو ڕاستەکەی ڕیشی نەبوو بەس ڕیشەکەش ئەگەر زەردی بکەی یا سووری بکەی خەنەش لەسەر بنەی چاویشت پڕکل بکەی لێرەش ئەها شاقی بکەی دوو دانە لەولایە دوو دانەش لەولایە بزانە جلەکەشی سوور بووە محەممەد حەزی لە جلی سوور بووە ئێستا کە دەبینن شەمائل محەممەدیە باب ما جاء في خطاب رسول الله ئەوەی هاتووە سەبارەت بە ڕەنگکردنی پێغەمبەری الله ژمارە 46 رأيت رسول الله يخرج من بيته ينفض رأسه وقد اغتسل وبرأسه ردع من حناء دڵێ پێغەمبەری ئەڵڵام بینی لە ماڵەوە دەرچوو کە ئاو دیارە سەری خۆی شۆری بوو ئاو لە سەری داهاتە خوارەوە و سەری خۆی شۆری بوو و پارچەیەک خەنە بە قژیەوە بوو هەر بە قژیەوە مابوو خەنەی لە قژی خۆی دەنا پێغەمبەری ئەڵڵا هەی سمێڵ قوتان بە قوربانن پێغەمبەری ئەڵڵا و هەروەها ئەنەس دەڵێتن رأيت شعر رسول الله صلى الله عليه وسلم مخطوبا دڵێ قژی پێغەمبەری ئەڵڵام بینی ڕەنگ کراو بوو قژی ڕەنگ کراو بوو بەڵام ئەمڕۆ کە هاتون ئەو دەرمانەی ئەوروپا بکە ناباوی بام خەنە عیبە خەنە لێ بنم بزانە ئێستا ئێمە نایکەین طبیعیە و ڕەنگێکی طبیعیە و بەڵام ئێوە سونەتە بڕۆم بیکەن ئەی جلی سوور ئەی پێغەمبەر بۆ سوور و ڕەنجی ئارە زوومەندانەی ئەی محەممەد حەزی لە ڕەنجی سوور بووە جلەکانی سوور بێ تەسەوڕکەن کەسێک بینە بەرچاوی خۆتان بەڕێزان جلەکەی سەرتاپای سوور بێ گۆرەوی و نەعلێکی لەبەر بێ بۆ جلە سوورەکەی هەتا سەر ئەژنۆی بێ چاوی پڕکل بێ برژانجی درێژ کرد بێ تۆزەک قژی لە ناوەڕاست شەق کرد بێ هەتا سەرشانی هات بێ دوو کەزی ئەملایە ڕیشی زەرد یا سوور قژیشی لە خەنە تەسەورکەن بینە بەرچاوی خۆتان هەر بەجددی ئەم وێنەی بینە بەرچاوی خۆتان تەسەورکەن مەلایەک دەچێت بۆ مزگەوت کەوا ئەینەکەی لەبەریەتی مەلایەتی سەرتاپای سوورە تەسەورکەن شمائل محمدية باب ما جاء في لباس رسول الله أوي هاتوا سبارد بجلي بيغمبري الله أبي جحيفة جماري فرمودش يستويك رأيت النبي صلى الله عليه وسلم وعليه حلة حمراء بيغمبري الله بيني بوشاچك حلة أويا وكو چی پێدەڵێن وەکو ماخسی وایە بەڵام لە پێشەوە شەق دەبێ کاروە گوتم دەیبەستێەوە هەمووی لەسەر جلەکانیش دادەنێ دەڵێ سوور بوو و هەروەها ژمارە 62 کەسێک تریش بینیوێتی البراء بن عازب دەڵێ پێغەمبەری ئەڵڵام بینی ما رأيت أحدا من الناس أحسن في حلة حمراء من رسول الله دەڵێ هیچ کەسێکم نەبینیوە بەقەت پێغەمبەری ئەڵڵا لە جلی سووردا جوان بێ دەڵێ زۆر لێی دەهات لە پێغەمبەری ئەڵڵا دەڵێ إن كانت جمته لا تضرب قريبا من منكبي دڵێ بەتایبەتی کاتە قژەکانی درێژ بوو هەتا سەرشانی دەهات دڵێ پێغەمبەری ئەڵڵا کاتێک جلی سووری لەبەر دەکرد بۆ بەتایبەتی قژەکانی درێژ بوو هەتا سەرشانی دەهات دڵێ زۆر لێی دەهات هەتا سەرشانی بەڵێ پێغەمبەری ئەڵڵا ئەو بابەتە ئازار و ئەشکەنجەی پیاوان ڕشتنی خوێن ڕای پیژنان ناکرێ ئەو بابەتە بێ ئەوە تەواو بکرێ ابن هشام جزئی دووەم لاپەڕە 337 بقية أمر خيبر عقوبة كنانة بن الربيع كمردي صفية والحاصل باب كردي باب خوين موا دلائتن كنانة بن ربيع هنا كمردي صفية بولاي بغنبري الله وكنانة بن ربيع گەنجینە یا کەنزی بەنی نەظیری لابوو دەڵێ پێغەمبەر لێی پرسی گوتی کەنزەکەی بەنی نەظیر لەکوێیە کینانە ڕەفزی کردەوە پێی بڵێ یاخود ئینکاری کرد کە شوێنەکەی بزانێ دەڵێ پیاوێکی یەهودیان هینا بۆ لای پێغەمبەری ئەڵڵا بە پێغەمبەری گوت من بەیانیان کینانەم دەبینی لە کەلاوەیەک دەسوڕایەوە هەموو بەیانێک
پێغەمبەری ئەڵڵا گوتی کینانە ئەگەر چوین لەو کەلاوەیە دۆزیمانەوە دەتکوژم. کینانە گوتی باشە. دەڵێ پێغەمبەری ئەڵڵا فەرمانی کرد کەلاوەکە هەڵبکۆڵن. ئەوە بوو هەندێک لە کەنزەکەی بەنی نەضیریان دۆزیەوە. هات داوای لە کینانەی کرد باقی شوێنی باقی کەنزەکەیان پێ بڵێت. كنانة ربزي كردوا بيغمبري الله فأمر رسول الله الزبير بن العوام فقال عذبه حتى تستأصل ما عنده. بيغمبري الله كناني دا بقى الزبير بن العوام قلتي آزار وأشكان جيب لتاوك واعتراف دكا شويني كنزينك لشوية. فكان الزبير يقدح بزند في صدره. زبير آقري لسرسنجي كنانة كردوا پارچە ئاسنی سەری تیراسەی دەخستە سەرێ بۆی زۆر گرم دابێ ئازاری بدا حتى أشرف على نفسه تاوەکو هۆشی لە خۆی چوو کینانە خەریک بوو هۆشی لە خۆی بچێ لە ئازار و ئەشکەنجە. ثم دفعه رسول الله إلى محمد بن مسلمة فضرب عنقه. اینجا پێغەمبەری الله کینانەی دا بە محمد بن مسلمة گوتی لە ملیدا وە لە ملیاندا ئەمە مێردی سەفیە. دواتر محمد همان شو دەستدرێژی سێکسی دەکاتە سەر سەفیە تەنها ئاماژە بە یەک نمونە دەکەین. صحيح بخاري كتاب المغازي باب غزوة خيبر. أنس ضله قدمنا خيبر فلما فتح الله عليه الحسنى. ضله هاتين بو خيبر وكاتك الله فتحي كرت آماژە کرا بجواني صفية بنت حيي وقد قتل زوجها هر وقت بيني من كجرا وميرلكي تازا كجرابو وكانت عروسا وتازا بوكبو فاصطفاها النبي لقل دحية كلبي دي قوريته ولي ورد دلي دحية حفداني تربا دلي بيغمبر بو خوي قري دايوا دلي حتى بلغنا صد السهباء يعني نجشت بونو مدينة لنيوان خيبرو مدينة دلي تاوكو قيشتنا صدي سهباء دلي بيغمبري الله قبيتي هلدا شوي شولاي فبنى بها رسول الله. وهتا مسلم كتاب النكاح بفضيلة اعتاقه أتاوك دوائي دلي حتى إذا كان بالطريق أنس دلي للرقابوين قرانا ومن بو مدينة جهزتها له أم سليم صفيي جوانكر فهدتها له بيشكشكر ببيغمبري الله من الليل شو بردي بولاي بيغمبري الله فاصبح النبي عروسا كاتك بياني بو بيغمبر زاوابو. و ئەو بابەتە کۆتایی نایە تاوەکو ئاماژە بە مردوگاین نەکەین لە ئیسلام کە یەکێک بووە لە خولیاکانی محەممەد. هەروەک بینیمان ئەبوو تاڵیب لە مناڵیەوە ئەگەری زۆر هەیە دەستدرێژی سێکسی کردبێتە سەر محەممەد. یەکێک لە ئامۆزەکانی دەستدرێژی سێکسی کردوتە سەر محەممەد. محەممەد کاتێک ژنی ئەبی تاڵیب دەمرێت فاتیمە بن سەید هەروەک لە فەرمودەکانی پێشتر جێتان لێبوو محەممەد دەستدرێژی سێکسی دەکاتە سەر بە مردووی. كاتك فاطمة مردوة محمد سكسي لقل دادكات مردوغاين كنز العمال للمتقي الهندي جزء سيصدم لا بردو سطح فتاوشوار الحجة في بيان المحجة لأبي قاسم الأصبهاني وهروها مقاتل الطالبين أبو فرج الأصفهاني جزء يكم لا بردو وهروها المعجم الأوسط جزء حوت لا برهشتا حوت وزور شوينيتر ضلي صلى عليها ونزل في لحدها واضطجع معها فيه لما مات فاطمة علي بن أبي طالب. دڵێ پێغەمبەری الله نوێژی لەسەر کرد وەدابەزی بۆ ناو گۆڕەکەی و لەگەڵی پاڵکەوت لەگەڵ چێ فاتیمە کاتێک فاتیمە مرد دایکی علی ژنی ئەبی طالب. و دڵێ پێغەمبەری الله خۆی ڕوود کردەوە کراسەکەی خۆی لەبەری کرد واضطجع معها لەسەری پاڵکەوت ڕاکشە في قبرها لناو قوركي. فقال له أصحابه يا رسول الله ما رأيناك صنعت بأحد ما صنعت. ضلي يا وركان قلت أي بيغمبري الله هو بيني ما لقل أوج نكرد لقل هيج نذكر. قال إني إنما ألبستها قميصي بيغمبر قلتي من كراش خم لبري كرد لتكسي من حلل الجنة وأخوتان زانتن هاي يكراسيان لبربوا. ضلي بو أوي كراسي بهشتي لبركم جنكم مشترك بو. واضطجعت معها في قبرها ليهون عليها وهروها لناو قور لقلي بالكوتم بوي آزاري قور لسر نمينه لرابردو باسي موضوعي مردوغاين من كردينا يا موسري زور لدور دريجي وسلمان دومانا كمحمد سكسي لقل كردوا ولا سر بنماي أما استال إسلام دا هر كسيك
ژنەکەی یا کەسێکی تری مردوو کین بکاتن لەگەڵیدا بخەوێ هیچ سزایەکی لەسەر نییە. ئەوەی دەبینن ئەوە نەخۆشیە دەرونیەکانی محەممەد بووە کەوا دەبینن گەورە و بچووک و هەتاوەکو دوای هیچی نەپاراستووە کەسێک بووە کە دەرگیری نەخۆشی سێکسی و هەروەها ئینحرافی سێکسی بووە و مسلمانان جوێن مەدەن جوێنەکانتان ڕابگرن چکە من ئاماژەم بە سەرچاوی سوننە کرد لە کۆتاییدا. هەموو بینیتان هەموو سەرچاوەکان سەرچاوی سوننەن سەرچاوی پشتیوان عەبدوڵڵا نییە. ئەگەر هاتوو ئەو قسانم نیگەرانی کردوون بڕۆن جوێن بەو کەسانە بدەن کە ئەو توراسیان بۆ ئێمە نەقل کردووە بۆ کەسێکی وەکو پشتیوان عەبدوڵڵا نەقل کردیە بڕۆن جوێن بەوان بدەن جوێن بە بوخاری بدەن بە موسلیم بدەن بە ئەنەس بن مالک بدەن بە جابر بدەن بە ئیبن عەباس بدەن بە عەلی بن ئەبی تاڵب بدەن بە عائیشە بدەن بە ئەبوو هورەیرە بدەن و هەتا ئەوەکو بە ئیبن تەیمیە بدەن بە ئیبن قودامە بدەن بە نازانم چێ بدەن ئەوانە کەوا گەورە پیاوی فەقی ئیسلامی بوون ئەو شتانەیان بۆ ئێمە نەقل کردووە و بە ناصرەدین ئەلبانی بدەن جوێن بە ئێمە مەدەن. تێگەیشتن چۆن؟ جوێن بە پشتیوان عەبدوڵڵا مەدەن. باشە جوێن بە پشتیوان عەبدوڵڵا مەدەن. ئەمە تراسی خۆتانە و ئەگەر بەو ڕادێ دەبەنگ و گەوجن شارەزاییتان نییە من ئاماژەم بە سەرچاوە کردیە. دڵی کوورە سەرچاوێکی هەمووت بە دەست و پەنجە نووسیوە. ئەی بەچی بنووسم؟ ئەی ئێوە قورئانەکەتان کاتی خۆی بەچی نووسیوە تڕکەن؟ قورئانەکەتان بەچی نووسیوە؟ بەچی نووسیوە؟ ئەها بە نێوگەڵ نووسیوتانە. ئەها قورئانەکەتان بە نێوگەڵ نووسیوە. قورئانەکە کاتێک جەمع کرا لە سەردەمی عوسمانی کوڕی ئەفان بینن باشە ئاوە مادەم سوکاری دەکەی بڕۆ. یعنی قورئانەکەتان بەچی نووسی؟ ئەلف لام میم بوەستە تۆزە غەڵەتێکت کرد ئەو جارە تۆزێک بە جوانی لێی بخشێنە. ئەلف لام میم والماس کورە ئەو میلەتت بینی وە کورە دەبەنجی ئەو میلەتە گەیشت و دەرێ هەموو نووسیوەتە. ئەی چۆن بچم 100 کتابت وە کۆ بکەم و هەڵ تەنیشتە خۆم دابنم دانە بەدانە بینمەوە پێ نیشان بدەم. ئەوەتە پەردووت پێ نیشان بزانم پێ دەخوێنرێتەوە دەی بۆ دەخوێنرێتەوە ئەوە پەرتوو دەی فتح الباری دەی ئەوەتە لاپەڕەکەم کردەوە دەی ئەمە چ سوودی هەیە؟ من ئاماژە بەسەر چاوی دەکەم لاپەڕەکەم نووسی بۆی تۆ بگەڕێیتەوە. کورە شتیوان ناو کورد دەبینی ڕۆژ بە ڕۆژ گەوستر دەبێ ئەو میلەتە. بەس هەندێک شەمبان بکە یەک دوو بەرە زوەر دەگرم ئەوانەی دێ قسە بکەم. دایکم وەنیە بۆ دایکم وەنیە دەبەنجیتان گەیشتۆتە ئاستێک باو کەڕۆ بێ سنوور خوا لەوە سوکترت کە کورە خواکەر ناتوانێ چکە خودایەکی درۆزنان دەپەرستی کوڕم خودایەکی درۆزنان دەپەرستی خودایەکی درۆزنان جارێ تۆ ناوی خوداکانی جارێ ناوی خوداکانی بڵێ ئەڵڵا جارێ ماوتانە جارێ لە ئاین تێبگەن لە پیرۆزی خودایی تێبگەن. سڵاو لێ بە دکتۆر. سەرچاو کاکە برا. سڵاو لە هاوڕیانیش. هەر بژی دکتۆر جان کاتێک تۆ بەرنامەکە تەقدیم کرد ئەوەتە لە ئینتەرنێت گەڕان بە دوایە ئەڵێ وەصفی پێغەمبەر فكان أبيض مشربا بحمرة جاء في أشرف الوسائل إلى فهم الشمائل لابن حجر الهيثمي متحدث عن صفات النبي. عليه شديد البياض الخالي من الحمرة والنور كالجص بل بياضه مشرب بحمرة كما في روايات أخرى يأتي بعضها وهذا هو المراد عند مسلم عن أنس. جاء على شيء قجي تومبو فكان ليس بالطويل ولا بالقصير يعني مريشي ضخم الرأس كثير الشعر كثيف اللحية أبيض اللون مشوب بحمرة
ریشی سوورباو بووە. سوور بوو بەڵێ لە شوێنێکی زەرد بووە نەپەترێک زەردی کردیە سوورباو دکتۆر ئەوە سوورباوە ئەوە سوورباوە. بەڵێ کاکە من خۆ لە خۆمەوە نەمهێناوە پێم وتی دکتۆر خەڵکی یەمەن ئەگەر ملاحەزەیەکی خەڵکی یەمەن هەمویان ڕیشیان سوورە وەکو شێخ زندانی بەردەوام بالضبط کە لێشانە پرسی ئەڵێن بۆچی سوورە ئەڵێ تەشەبوهن بالنەبی عینەن ریشی پێغەمبەر. ئەو موسڵمانانی کەوا پاکستانیەکانیش هەندێک لە مەلاکانیان وا دەکەن کار بەڵێ خۆی ئەوە ئەگەر ڕاستیەکان ئەوێت خۆی ناشرینترین شکڵە بەڵام با بزانن ئەوە شکڵە ئەساسەکەی خۆیان سنەتە. ئەو موسڵمانی کە کوڕی کە دانیشتو هەر جنێ وایژێوە کاکە ئەوە دەقەیەکی پێ نەچوو لە ئینتەرنێت بیدۆتەوە سەیریی بکە بە قورئانەوە لە هین هاتوو دەرەوە لە هینی سعودیە ئەوەی سعودیەیە یعنی هیچ شوێنێک نییە سعودیە خۆی نووسیوەتی موافقاتی ڕیشی پێغەمبەر خەنەی لێ ئەیە سوورباو بوو تۆزێکی سپی بووە و تا ئەوە شکڵەکێتی هەموو فەرتەریەکەن هەموو جنێوە ئێن هیچ نوع بەڕاستی دکتۆر ئەزانین چی نییە دکتۆر ئەزانین چی گوێی مێنێ ئەم سەرای بینیت ئەم قژە بۆیاغ نەکراوەتەوە 61 ساڵم گوێی مێرێ ئەزانین چی بەڕاستی ئەمانە دەبەنگن هیچ ئیسفادەی نییە. من حتى لە فەیسبووکەکەی خۆم دکتۆر لە فەیسبووکەکەی خۆم 10 کەسی تایە یەک کەسی تر وەرناگرم چونکە ئەمانە هیچ ئیسفادەی نییە لەگەڵیانە 50 کەس محاولاکە ئیتیصالم پێوەکاری هەماریان دەکەم هەر جوابیشیان نام و سەریشیان ناکەم ئەمانە ئیسفادەی نییە دکتۆر هیچ ئیسفادەی نییە لەگەڵیانە والله خۆم بەزەین بەچی هاتووە بەزەین بە ئەوایەتەوە کە یەکێک خۆی پیانەوە هیلاگەکە ئەمانە هیچ نین وەریان مەگرە و هەر یەکسەر باندیان کەوتا هاوارەکە ساعتیشی ڕێک ئەڵێ بە موسڵمانەکان دەنگەکەی کەسکەن بەس تێکستی بۆ بنێرن ئیزعاجیکەن ئیزعاج نابن بەوە 4 ساڵ ئیزعاج نەبوونی ئیزعاجش نابین جۆلێ ینی ئەمە وەسائلی حربیان چۆنە وەسائلی حربیان ئەگەر ڕێ ئەڵێ دەنگی کەسکە 2 دقیقیان بۆ دەخوێنمەوە مشکلە نییە 2 دقیقیان بۆ دەخوێنمەوە بە قورئانەکە زۆرم بەدڵە ئەوم زۆر بەدڵە هەم بەسەمای ئەوم چاوەکەمی شێریشمان کردو دکتۆر عەدەدەکەت تێپەڕیوە لە 3 سە خەمە نەبێ بەمیوانەوە زۆر چاکە دەم خۆش أعوذ بالشيطان من الإله الرجيم بسم الهبل العظيم ويطوف عليهم ولدان مخلدون وأصحاب الجنة اليوم في شغل فاكهون ولم يطمثهن إنس قبلهم ولا جان أرهوي مسلماناني كرتي زرت زلايم ئەگەر گوتان کرد لە دەشت و لە بیابان ئاوتان دەست نەکات ئاوی سازگاری کوردستان سێبەردان بێنن پاکەنەوە دەوروبەری قوونتان و ئەگەر دەستان بەرژنان کرد و یاخود گوتان کرد و گەڕانەوە لە گوکردنی بیابایان ئاوتان دەست نەکەت تەیەمم بکەن بە خۆڵی سووری کوردستانیان دەستێک بەدەم و چاوتان دابێنن بڵێن الحەمدولله وسبحان الله صدق الشيطان العظيم. قرآن أو دقي قرآن فيري كردو أما دقي قرآن تام أو جاء أحد منكم من الغائط أو لامستم النساء فإن لم تجدوا ماء فتيمموا صعيدا طيبا
وامسحوا بوجوهكم بۆی پاک ببنەوە. گوێنداتان لە چییە؟ فانەتان گەم بەپلیم دەهانیشن باشە. دەهانیشن ئاری کانێسکانی فەرموو کاکە ئاری. ڕێز و حورمەت بۆ جەنابەت. هەر بژیت کاکە ئاری فەرموو. من لە بیدایەتەوە تێبینیم کرد تۆ سەیری بێئەرزشی و بێقیمەتی و بێمۆڕاڵی ئەم موسڵمانانەکە. ئەزاین چۆنە نیشانەی ئیفلاس کاتێک کە هیچ شتێکیان پێ نییە، ناتوانن وەڵام بنەوە، بەڵگە نیە، ناچارن بەلەسا بن. تۆ ئەوانەی کە وتت قسە کرد هەمووی سەرچاوە بوو، هەمووی لە سەرچاوەکانی هەر پێشم ئەژ ناهێنمەوە، گوتم شیعە بە هیچ جۆرێک وەلا شیانیشمان نەمهێناوێتەوە بەڕاستی، تەنها ئەگەر مەسەلەکە پەیوەندی بە شیعە بوو بێ. وایە تەنانەت تۆ هەوڵ ئەیەی کە شتە زەعیفەکان و لاوەزەکانی ژنێنی ئەوانە بێنیتەوە لە لای ئەوانش نایێنم. کەسی وای تیا بووە جنێوی ئەو نەسووشیاوە سەیری پرۆفایلم کردووە ئەڵێم وەرە ئەمە ئەبێت چۆن معامل ئەوە دەوانەیە بەلایانی کەم خاوەنی دووسێ مناڵ بێ وەرە باوت بێت وەرە ئەمە چۆن معاملە لەگەڵ ژنەکەیە ئەکات لەگەڵ مناڵەکانی دەبێت لەگەڵ مناڵەکانیە مناڵەکانیشی وەکو خۆی جوێن فرۆش دەرەچی دوای فترەیەکی زەمەنی کاتێک گەورە دەبن. بەڵێ یعنی من ملاحەزەم کردووە خۆ ئەمانە ئەو جنێوانە لە هەمووە فێر بوونەوە بە زۆر ناچمە سەرەوە هەندێ مەلایەن تایە من زۆریاتەم گوێیان لێ ئەگەرم بەڕاستی ئەمانە شەرم ناکەن جنێوی زۆر پیسەیەن ینی لەسەر منبەر خەڵک دانی حەت یعنی تەنانەت مناڵیشی تایە مناڵ لە مزدۆتەکەیە جنێوی زۆر سوود ئەمانە نیشانەی ئیفلاسیانە و تاکو ئێستاش تۆ تەحەدای هەمویانە کردووە کەوا بێن دیبێت بکەن چونکە ئەزانن کە ئەم کتێبە هیچ نییە فاشلە لەلایەن پەروەردگارەوە نەهاتووە دروستەری کەسێکی شەهوەتبازی مناڵبازی نەخۆشی دەرونیە کەسیان ناوێرن بێن دیبێت بکەن کەسیان ناوێرن. بینیشتە 4 ساڵی ڕابردوو بینیوتە ببوورە من ببوورە بەهێز جەمال وەردەگرم کاژین ئەگەر کۆتایی بابەتەکە دەبێنی بەهێز جەمال کاتی خۆش. بەڵام جورئەتت تێدابێ خۆ لە کامێرە نیشان بدە بەهێز جەمال. دەی بەهێز جەمال بنێرە یەکەم کەس تۆ وەردەگرم. دەی بە من دەڵێ حیز وەرە بزانم من حیزم یا بزانم تۆ حیزی. دەی بەهێز جەمال غیرەتت تێدابێ کامێرە بنێرە. دەی بەهێز جەمال ناویشی لە خۆی نایە تابلە دەبڕە ناوی ژنانیش سوگمەکە. دەی بەهێز جەمال تۆزە غیرەت دەی تۆزە غیرەت بەهێز جەمال یەک تۆز غیرەت ئەی غیرەتت سەگ بخوا ئەرێ وەڵڵا کامێرە نەنێری باندت دەکەم بەهێز جەمال کامێرە نەنێری باندت دەکەم چکە دەمێ بتکەمە فلیم لە بەرچاوی خەڵک وە خۆش نیشان بدە لە کامێرە. دەی دێڵە دەی اینجا بزانم من حیزم یا پێغەمبەرەکەت حیز بووە یا تۆ حیزی. دێڵە دەی مرد بە مرد بە مسلمانێک وەرگرە ئەی تۆ تێت شکاوە کوڕم تۆ خراوتە دەمتەوە لایەن ئەبوو بەکر بەغدادیەوە تا ئێستاکە لە قوڕت گیر بووە دەنگت بۆ نەماوە ئەبوو بەکر بەغدادی بەو ڕادەیە گەورە بوو کە ڕۆیشتووە بۆ ناو دەوت و چووە بۆ ناو دەنگەژیەکانتەوە تووشی هەناسەی کردووی توانای قسەکردن نەماوە. دەی بەهێز جەمال دەی بەهێز جەمال نانا یەک دەقە نانا بەهێز جەمال وەردەگرم یەک دەقە بەهێز جەمال وەردەگرم. دەی بەهێز جەمال کامێرە بنێرە ناینێری دەباشە مادەمێک گوت خوار جارێشتر گومەخۆوە لە لایڤەکانی پشتیوان عەبدوڵڵا ئێستا دەتکەم بە فلیم و دەرت دەکەم. دەبڕۆ دەی فێر بە
سوارە سەدیق محەممەد سەرەکان با بڕوە. فەرموو. باشی بەڕێ فەرموو. وڵی پرسیارێکم بۆ پرسیار یانە پرسیار چێ سەبارەت بەو بابەتی ئەمڕۆمان کە محەممەد کەسێکی نەخۆش بووە لە مناڵ و لە گەورە و لە پیرێژن و لە ئاژەڵ و لە مرۆڤ و گروپ سێکس و لەگەڵ پیا و بێجگە لەوەشکەوا بەردەوام جلەکانی بە تۆواو بووە و بۆ نمونە ئەو سیمای سەیری بکەی کلی لە چاو ناوە قژی درێژ بووە و چوار کەزی هەبووە و جلی سوور و ڕیشی زەرد و قژی سوور و قژی هەتا سەرشانی بووە و تۆ ئامادەی ئەو شتانە بکەی جلی سوور لەبەرکەیت و قژت تا سەرشانت بی و چوار کەزی تەبێ و چاوەکان لە کل بنێ و سمێڵی خۆت بتاشی و ڕیشت درێژ بکەیت. شتێکی وام گوێرە نەبوو تا ئێستا. دەباشە گوێ لێ نەبوو بڕۆ بخوێنەوە دەی بڕۆ بخوێنەوە. ئەی من قسە بۆ کوێ دەکەم دەمێکە دەمێکە قسە بۆ کوێ دەکەم ها دەمێکە قسە بۆ کوێ دەکەم سەعات و نیوەکە بەرنامە پێشکەش دەکەم و سەرچاوە و بە زمانی عەرەبی و بیکە بە کوردی گوێم لێ نەبووە. دەتەوێت خۆت لە خەتی گەوجێتی بدەیت بڕۆ بخوێنەوە اینجا کاتێک هاتیەوە اینجا من تۆ مناقەشە دەکەین باش نییە؟ کاتێک هاتیەوە بڕۆ بخوێنەوە بۆ سەرچاوەکان بگەڕێەوە کاتێک هاتیەوە اینجا من تۆ مناقەشە دەکەین مادام قسەت نییە سەبارەت بەرنامە بڕۆ دەرەوە بڕۆ دەرەوە من بەرنامەم هەیە. پیا و زانیار عەلی ئەوەتە فەرموو. زانیار عەلی وەردەگرین دەڵێ پیا و وەربگرە. دواتر خاتونێکت بۆ وەردەگرم کە دەی سەلمێنی زۆر لە ئێوە هینترا دەی خۆت نیشاندە خۆت ئەلو خۆت نیشاندە دەی خۆت نیشاندە بەڵێ وەتای دەی فەرموو چی تێ سەبارەت بە بەرنامەی ئەمڕۆمان فەرموو. وەڵا بەرنامەی ئەمڕۆت هەر قسەی کەرانە نەبێ هیچی تیا نییە. ئێدە باشە دەگوو بخۆ بڕۆ خوێڕی سەرسەری دەبڕۆڵێ گوو بخۆ واتە پێم دەڵێ قسەی ئایشە قسەیەکی کەرانەیە قسەی ئەنەس قسەیەکی کەرانەیە قسەکانی محەممەد قسەیەکی کەرانەیە دەمت خۆش بی بە ئەوی وات گوت واتە سەلماندت گوتت محەممەد قسەیەکی کەرانەی کردیە باشە سەلماندت محەممەد قسەکانی کەرانە بووە باشە دەبڕۆڵێ دەبڕۆ بێ ئەخلاقینە بە پێغەمبەرەکەتان دەڵێن کەرانە بە پێغەمبەرەکەتان گوت کەرانە چکە ئەو قسانە قسەی پێغەمبەرەکەتان بووە بە محەممەد دەڵێن قسەی کەرانە بە قسەکانی محەممەد دەڵێن قسەی کەرانە دەبەنجیتان گەیشتۆتە ئاستێک کە نازانن چۆن قسە بکەن و قسەکانتان چێ دەگرێتەوە قسەکانتان پشتیوان عەبدوڵڵا ناگرێتەوە باشە چکە من قسەکانی ئەوانم هێناوە قسەی خۆم نەهێناوە دەبڕۆ گوو بخۆ خوێڕی دەبڕۆ بڕۆن یەکسەر هاتیە جوێن دەداتن چی وەری بگرم بەردەوامی چی لەگەڵدا بکەم باشە سەردار شوشە فەرموو کاکەجان ناکورە پیچیان تێدا نیە ئەوانە چین مەجموعەت دەبەنجێ کرد سەرچاو کاکە برا چۆنی ئەحواڵت چۆنە خۆش بیاخوا بەس پێم برێ ئەتو ڕۆژانە 5 کەس 10 کەسی بەند دەکەی ئەوە لە چێ دێنەوە بەس پێم برێ بابێن مشکلە نییە با دەوڵەمەندی کەن چەند زۆربی باشترە بۆ کاک دکتۆر وەڵی لە ساری 85 منار بووم هێشتادا ئەوە نەبووم یەک کتابی عەبدولخالق معروفم خوێندەوە ئەمن لەو دینەی خۆم گەیشتم بەس نازانم ئەو ملەتە کەی تێدەگا یعنی عەبدولخالق معروف نیو ئەوەندەی توی نەگوت گوتی 12 ژن و جارێکی هەبوو دارخورمایەکان نێرومێ ئەگە تێکەر نەکەیان بخۆشم لە عەبدولخالق معروف لە پەرتوکەی زۆر بە جوانی ئاماژەی بە محەممەد کردیە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوەش ئاماژەی پێکردی ئاوای گوت و ئاوای کردو ینی زۆر نەهاتیە وەکو موسڵمانێکیش ڕاستەکەی بەڵگەکانی خستووە بەردەستی خەڵک وەک ئەوەی نووسەرێکی کەم شتەشی بەڵێ کەم شتەشی بە بەرچاوی ملەتی خست ئەم لە ساری 85 ئەو کتابم بەبەردەستی کە تو خوێندمەوە ئەم لەو دیانەتەی گەیشتم وازم هینە بەس کاک دکتۆر ئاماژەت بە ئەوە چی کرد عەزم لێیە شکۆ قورعانم لە بەدەستە دەیخینمەوە ئەوەیە ئەوەی خوددا داوای قەرد دەکاتن لە ئاەت لە سوورەتە چیا لە چەند شوێنێکدا هاتیە لە یەک شوێنیش نییە بەڵێ داوای قەرز دەکات نانە لە سوورەتە چ سوورەتە ئاەتەکەی دەبینەوە بەس سوورەتەکە لە زۆر شوێندا هاتیە ڕاستەکەی من لە بیرم نەمایە بزڵبت لە کامە سوڕەتە
چکە من زۆر داروێش لەبەر ناکەم. ئەلو دەنگت نەما سوێن بە ئەڵڵا لەگەڵ ئەو ملحیدەی لە کامیرایە قسەم کردووە بێدەنگم کردووە بەڕاست دەوەرە بزان چۆن بێدەنگمان دەکەی شازادەی ڕۆژهەڵات فەرموو دەبزان چۆن بێدەنگمان دەکەی دەی ئەوە بۆ تۆ منار شازادەی ڕۆژهەڵات دەی شازادەی ڕۆژهەڵات دەی دیاڵە دەی ئەوە کامێرەم بۆ ناروەری بگرە دیاڵە دەی وەری بگرە بزان چۆن ئەوت بێدەنگ کردی بزان چۆن بێدەنگمان دەکەی دەی تۆزە غیرەتت هەبێ دەی غیرەتت سەگ بخووە ئارە وەڵڵا فەرموو بەڕێزان بۆ بناردێکا لە کوێبانیشانی بدەین ئەوە شازادەی کوردستان ڕۆژهەڵات فەرموو دەی سوێن بە ئەڵڵا قسەم لەگەڵ ئەوی سەر کامیرە کردیە بێدەنگم کردیە دەی غیرەتت سەگ بخووە ئارە وەڵڵا أعوذ بالشيطان من الإله الرجيم بسم الهبل العظيم أرسمي قتاني تركني كردان الله جن قرآن دا دلي بيان ددم ولدان وغلمان لبهشتي فردوس دا بخوتان لسريان بكن شلبوغان نكتنها حوريان وقول تسككاني حور العين الله بلكو ولدان وغلماني قن مرواري ولؤلؤي آسا بخنا سرقنجان لجر عرشي الله بكن بشوم لسر دايكانو خشكانتن صدق الشيطان العظيم چی تان دەوێت بەوە باشتە شڵ بە شڵ بدەگەن لەسەر قنجی ولدانەکان غیلمانەکان حۆریەکان دایکتان خوشکتان کچتان لە بەهەشت هەمووی کراوەیە چیترتان دەوێت کاک عومەر فەرموو چیترتان دەوێت دەبەنجیان گەیشتۆتە ئاستێک کە سەبارەت بە ئاینەکەیان نازانن کە ئەو شتە قێزەوەنانی تێدا جێگای بەزەین سوکایەتیم نەکردی کاکە جان دەقی خۆیان و بۆیان دەکەم بە کوردی تۆ بۆچی دەڵێی سوکایەتی چی یعنی پێتان ناخۆشە بیکەم بە کوردی نەیکەم بە کوردی سەیرە ئەو خەڵکە چکە دەیکەم بە کوردی بە عەرەبی دەیخوێنمەوە تەبیعیە کردم بە کوردی وەرم جێرا سوکایەتی دەکەی کورە ئەو ملەتت بینیوە فما استمتعتم به منهن فآتوهن أجورهن فريضة أي پیاوان هەر کاتێک بەچێرتان به ها ضمير متصل للفرج بەچێرتان منهن لە نێوگەڵی ژنان وەرگر کرێکانیان پێ من چی بکەم نووسەری قورئان کەسێکی خوێڕی و سەرسەری و بێ ئەخلاق بوو بەو شێوە نووسیویەتی بۆچی پێ دوایە من سوکایەتی دەکەم من سوکایەتی ناکەم کوتومت من وەرجێڕانەکەی دەکەم بەبێ ڕازاننەوە بەبێ کەم و کوڕی بۆچی لەو مۆزوعەت تێناگەن من لەکوێ سوکایەتیم کردیە ئەڵبەتە من کافرم من ئیمان بە پەرتووکێکی شەیتانی ناهێنم چۆن من ئیمانی پێبینم پەرتووکێک سەرتاپای شەیتانیە من چۆن ئیمانی پێبینم ئەڵبەتە من تەکفیری ئەو پەرتووکە دەکەم سەیرە خەڵک دارەوان فارس دکتۆر سلااو فەرموو سەرچاو دکتۆر جان نەجنێ و نەیشتەشی بەکار ناینم بەس یەک پرسیار خۆت نیشان بدە لە کامیرا فەیسبوکەکەم لەسەرێت یاش دەگریت بڕۆ ناو فەیسبوکم نا بڕۆ خۆت نیشاندا دوای خۆت نیشاندا بەڵێ خۆت نیشاندا بە ئەوی بناسڕی
اینجا بۆی مناقەشە بکەین من و تۆ مناقەشە نییە بەبێ ئاڵایەکی کوردستانیشت داناوە دەبوایە بنووسی الله رسول محمد دەی مشکلە نییە فەرموو سلااو سەرچاو فەرموو دکتۆر بەڵێ فەرموو پرسیارێک دەرەم ئەگەر ئەو لاپتۆپەوە وەرەقە لێ سەرینەوەی شتێکت پێ بە خەڵکی بڵێ ئەی چۆن پێم نییە ئانی ئێستا ئاەتەکە لەبەرە بەبێەوەی سەری ئەو لاولاک بەڵێ زۆریشم لەبەرە نەک دانەیەک و نەک دوو دانەیەک هەر زۆریشم لەبەرە باشە دەتوانێت ئاەتم بۆ بڵێ بەڵێ بە چاوان ئەو بۆ نمونە لە سوڕەتی النکاح ئاەتی 5 فانكحوا ما استطعتم من البهائم والقاصرات صدق الله العظيم بله دكتور يك بسياري كش اتو وآيات يشتري بودينم لا يك دقة بالود بينم فاحللنا لكم نكاح أمهاتكم وبناتكم وإخوانكم فاتقوا الله إن الله قوي عزيز صدق الله العظيم سورة الدبر آيات 25 بله دكتور جان بون من استا منو تقريبا لو 3 سال دبي سيري بو لا فكيتو لك امونيا بله يعني حتى استا فكره شم نكرد يا بيم بريم او قسكاني راستا من نازم دتو بقيت شين دنا تو من رجل لايف ذكي وبرايتو كس يعني كذا وذاك قناعات بتبيني شكون دي سير كاتي شاد عزيزم توبه من ضليه هيك لبرا من اياتك بوت خويندو ولا قران نبو قوتم سوره نكاح قوت بلغ زور باشا ئاەتێکم دەخۆمەوە بۆت خوێندەوە گوتم بۆتان حەڵاڵە دایکتان خوشکتان کچتان هین بکەن و لەخوا بترسن و ئەڵڵا قەوی و عەزیزە لە سوڕەتی دوور گوتت بەڵێ من مناقەشەی چی لەگەڵ تۆ بکەم کورە قڕم بەسەر ئەخر من مناقەشەی چی لەگەڵ تۆ بکەم یعنی کاکە جان تووشی چی بووینە کورە تووشی چی بووینە تۆ گەنجێکی بۆچی بە خۆت ڕادەبوێری ئەخر بینیتان بەڕێزان بینیتان تۆ لەسەر وەرەقە نووسیوتە هیچ لەبەرە بەڵێ لەبەرمە دەی لەبەرمە ئەوەی وەزعی ملەتی کورد بەڕێزان بەڵێ دەبی دابخرێتەوە گەنجە باە خەڵشکە بازیاتر با پێڕانە بوێری گوناحە بەڕاستی گوناحە ئەوە بەزەیشم پێی دێتەوە ئێستاکە من وام یعنی سەیرە فەرموو کاگاسەوە سڵاو لێبێ دکتۆر جان هەر بژیت کاکە برا ڕێو سڵام هەیە بۆ هەموو بەشداربووان بەدەم پیسەکانیشەوە ئەزمیە ئێمە ڕێز سڵاویان بۆ دەنێرێت دکتۆر من ماوەی 4 ساڵە لەگەڵ ئاتەیستەکانم لەگەڵ بێدینەکانم تەنانەت بڕوات بێت تەنانەت یەک کەس بە منی ڕۆژهەڵاتی نەوتوە ئێرانی هەر ئەو کاکە ناوی چ بوو دارەوان فارسەی کە پێش من هاتشەی کرد لە کۆمنتەکانی نووسی بۆ ئێرە چەند پڕە لە ئێرانی حیس ئاتایستەکان بە من دەڵێن هاوڕێ کاک ئاسووازی لێبینە چکە بای خۆی بەخۆی ڕابوارد دواتر هیوادارم کەسێک ئەوە ببڕێ بیکا بە ڤیدیۆیەکی کورد دای بەزێنی بڵێ ئەوە مسلمانانی کورد پێیان وایە سوڕەتی نیکاح و سوڕەتی دوبر لە قورئاندا هەیە ئەوە کافیە ئەوە ببڕن دای بنن بۆ ئەوەی ڕیسوا بێتن من ئەوان جوێن دەدەن من بەو شکل و شێوە وایان لێ دەکەم خودی خۆیان ڕسوا بکەن تێگەیشتی چۆنە من بە شێوەی خۆمەیە فەرموو ئازیزم وازی لێبینە زۆر باشە کاک دکتۆر من دەڵێم ئاتەیستەکان بێدینەکان تاکو ئێستا بمنیان کە تۆ هاوڕێی عازیز هاوڕێی بەڕێز بەڵام تەنیا موسڵمانەکانن کە بەڕاستی زنێو دەدەن ئەگەر لە 0.5 من سڵاو لە مامە ئەرجومە زۆر سپاس 0.5 من گومانێکم هەبوایە کە تاکو ئێستا لام داوە لە دین ئەم شەو بەڕاستی بوو بە 100% ئەوەندەم ئەخلاقی قێزەون و ڕەوشتی خراپی مسلمانان بینی بۆ نمونە هەر بۆ خۆشیان لە خۆیان تەناگەن بەڕێزێک لێرەیە بە نێوی نووسیمە کاک دڵشاد بێهزت عەبدوڵڵا هەر خۆش دەنووسە لا ئیلاهە ئیلەڵڵا محەممەد ڕەسوول الله ڕەسمی پرۆفایلەکەشی ئاڵای ئێرانە لەسەر هێمای ئەڵڵایەکەش ئاوای کردووە خواسە یعنی یەک دەقە تۆ سەیری زۆرە کاکە هەمووی وایە چیان لێ بکەین بەڵێ لە شەوێکیشە ئەو کێ بزانە سەمسەماڵی بۆ ئەوەی بدایەت زۆری دەست پێ کرد بە
جنێ فرۆشن و بە سوکایەتی لە لایوی کاک زەردەشتا بوو بە شێوازێکی تر قسەی دەکرد بەڕاستی ینی چاوەڕوانی ئەوم لێ نەدەکرد ئەوەیە لە لایویش زەردەشت دێگۆ پشتیوان عەبدوڵڵا وێنەی ژن و کچەکەیان داناوە چوونە ڤیدیۆیەکیان هیناوە هی پۆنۆگرافەکانی ئەمریکایە چێدایان ناوە خوێڕیەک دایناوە وە زەردەشتیش لەوێ ڕێگای پێدا ئەم قسەیە بکاتن کەیفی خۆیەتی ئەوە کێشەی خۆیەتی مشکلە نییە هیچیان لە پشتیوان عەبدوڵڵا دەست ناکەوێت نەخۆم نەخانەوا دەکەم ڕۆژێک نەحی زیمان کردووە نەت زیمان کردووە نە نامەردیمان کردووە نەوەکو مشەخۆر لەسەر خەڵک ژیاوین نەخیانەتمان کردووە نە هیچ چی تۆمەتێکی ئەخلاقی بڵاو دەکەنەوە با بڵاوی کەنەوە منەتیان بەو قۆنەرەیە دیارە من ناوی کاک زەردەشتم هێنا مەبەستم هێرشتکردن نییە لە ڤیدیۆیەک بۆیان قسە دەکاتن ئەو قسەیە دەکاتن بەڵام من بەڵێ مشکلەیەکم نییە چی دەڵێن بابیڵێن بەڵێ ئەمانە بەڕاستی نازانن یعنی کاتێک دێن لە پەیجی جەنابدا کۆمنت دەنووسن هەزان پەیجەکە بە قووەترەکەن بزانی من پەیجی ئەو مەلەو بانخوازانە کە ئەسم تاکە خاڵێکیش نانووسم کە پەیجەکەیان بە قووەت نەبێ بەڵام سپاسیان دەکەم کە کۆمنت زۆر دەنووسن پەیجەکەمان بە قووەت دکتۆر ژیان یعنی بەڕاستی دەبێ بڵام ئەخلاقم ڕۆ ئەی هاوار یعنی لوتکەی گەیشتۆتە لوتکەی بێئەدەبی بەڕاستی بۆ مسلمانان کە ئەو هەموو ئیدعای ئەویان هەیە کە بادەر بچین کاکە جان لەسەر بابەتی ئەمڕۆ واز لە مسلمان بێنە ئەگەر پێغەمبەرەکەیان ئەو کەسە بوو بێ وەک ئاماژەم پێکرد تۆ چۆن تەسەوڕ ناکەی مسلمانانیش هەمان شت بن با لە مسلمانان تۆ لە مسلمانان دەرچە کاکە جان پێشڕەوەکەیان کە دەڵم پێشڕەوەی مرۆڤایەتی کە پێشڕەوی بێ ئەخلاقی بووە بڕواناکەم هیچ مرۆڤێک لە مێژوودا بەقەد محەممەد بێ ئەخلاق بوو بێ تۆ بیکەی بە پێشڕەوی خۆت ئەڵبەتە هەمان شت هەمان کار و کردەوەکانی محەممەدیاندا ڕەنگ دەداتەوە وایەنە ئەخ دکتۆر گیان مەلە بانخوازەکان باسی و بێ ئەخلاقیانە ناکەن دەیشارنەوە لەیان بۆیە هەموو هەموو پێیان سەیرە چۆن شتی وا هەیە بۆ نمونە نانە باسییان کردیە مەلای کوردیش لەو فترەی باسی کردیە باسی شتێک دەڵێ ئەگەر هاتوو کەسێکی غەیرە مسلمان هەبێ لە ڕوانگەی ئەخلاقە و کەسێکی زۆر جوان بێ بەڵام بە حکمی ئەوەی شایەتی بە ئەڵڵا و محەممەد نەهێناوە و کەسێکی مسلمان هەبێ بە حکمی ئەوەی شایەتی هێناوە هەرچی کاری خراپەیە بیکە هێشتا مسلمانەکە لای ئەڵڵا نزیکترە دەچێ بۆ بەهەشتەوە لە کۆتایی بەڵام ئەوی تریان ناچێت واتە لە ئیسلامدا مادام شایەتی تێنا ئەوە وەکو درع وایە هەرچی خراپە کارێک بکەی زۆر تەبیعی و زۆر ئاسایی و کێشەیەک نییە و مسلمانان ئەو ڕاستێ دەزانن تۆ لەگەڵ دایک جودبی بەدەست نوێژێک پاک دەبیتەوە کاکە گیان لە ئیسلامدا سەیری ئەو کارە ساتەی بکە وای واخدۆنی دڵم مەلاو بانخوازەکان لێیان دەشارنەوە ئەو شتانەی کرد جەنابەت دێڵی لێرە یعنی دەق بە دەقی قورئان وەکو خۆی بێەوەی کە یەک زەرت یەک تۆز قاڵێک تۆ یعنی گۆڕانکاری خراپی تێدا بدەیت تکایە کاک دکتۆرەگە کاگەرجمەن وەرگری من سپاس دەکەم لە مێژە ێ باشە بە من دیارە قسەم زۆر پێ بەڵام بە کاتی خۆم دەدەم بە برادەران دوای بەشداری دەکەم و ساوی هەر هەمووتان ماز دەکەم تەنانە دەوەی زنەوەیە ئەوەی هەربژی سەرچاو دەستەکان ئاساییە گەر کاک ئەرجومەن وەربگرم پێشتۆ چکە سەڕێی خۆتە بەڵام کاک ئەرجومەن باوەڕ بگرین ئەویش 4-5 دقە با قسە بکاتن اینجا تۆ وەردەگرم دەستەکان سەڕەی ئەوم هینا پێش تۆ دوای ئەو وەردەگرم ئەگەر بەستونی دابنی زەحمە نەبێ کاک ئەرجومەن سەرچاو چۆنی ئەحواڵە چۆنن بە قوربانی کونی دوتان بم دەنگ و باستان هەربژی سپاس دەکەم تۆ چۆنی وەزعتان چۆنە حورمەت و ڕێز و خۆشەویستیم بۆ جەنابەت و بۆ تەواوی هاوڕێیان و هاوبیران هەربژیت فەرموو کاک نازانم بابەتەکە دقیق لەسەر چەند گوشکە لەو بەیناشم چایەکم لێنا بەس ئاگام لە مناقەشەی برادەرێ بوو وتی ئایا کەس قەناعەتی بە قسەکانی تۆیە ناوە بە جەنابتی وت من لێرەوە بۆ بەڕێزاڵم ئەڵێم بەبەگیان بە قوربانی دار و بێشکەکەەوە بم بەڵێ من یەکێکم لەوانەی قەناعەتم پێ ناوە و هەمان بڕوام هەیە و لەسەر هەمان بیر و بۆچوونم و لە سلێمانیشم و نزیکی مامۆستا مەلا عەبدولەتیف دەرقاچە کورت و چاوڕەشاییشم
ئەمە یەکێک لەوانە کە من قەنەعەتم پێنا و خاڵۆیەکیشم مەلای 12 ڤۆڵتە کارەبا فولەی تر 12 ڤۆڵتە کێشەی نییە هەنێکیان هەڕەشەوە لە منەکەن ڕسمی خێزانت بڵاوەکەینەوە من خێزانم دوو فەیسبووکی هەیە و معەدل ڕسمی خۆشی پۆستەکە و من دەستخۆشیشتان یەکەم ڕسمی پۆستکەم بڵێنەوە خێزانی ڕیشەیە لەبەرەوە ئەو بەبانە ئاوا براژنیان خاڵۆژنیان جارجار ئەدوشتم بۆ نێرنی تر بزان کە من ژنمەیە و ئەدوشتم بۆ نەنێرن ئەمە عیب ناگەن هیچیان پێ نێ لە خۆیان دێن فڵقە فڵقەکەن کاکە گیان ئازادین هەر دینێکەڵە بژێرین نەخێر من قژبی هەڵمۆ و چاو بڕژم و پێم بڵێن حیس ئەگاکە پێشەواکەمانەمەی کردووە دوای بالفعل تۆ تەسەوری ئەو منزەرە بکە کاک ئەرجومەن قژت ئالێرەبی لە خەنەی بنەی سمێڵت نەبی ڕیشت هەبێ زەردی بکەی جلێکی سەرتاپا سوور لەبەر بکەی و 4 کەزی لە هەولێری پێی دەڵێن کەزی ئەوە 4 کەزی یا بسک یا ئەوە دوو لەولایە شۆڕ بێتەوە دوو لەولایە شۆڕ بێتەوە قژیش لە ناوەڕاست ئەوە شەق بکەی چاویشیت پڕکل بکەی چیت پێ دەڵێن تخوا هەر موسڵمانان چیت پێ دەڵێن وەڵا پێم بەڵێن حیز و ئەمە تەواو نییە لە دوا دەستێنوە کوماوازان من نافرەتم هەر بەجددی وایە محەممەد ئەوە بوو یەک نمونەی بچووکە بۆ بێنمەوە دکتۆر من ماڵم لە سەیسایق بوو دراوسەی سەلەفیەک بووم دڵشادی ناو بوو جا ئەم دڵشادە چاوی ئەڕەشت ڕیشی ئەوە نەسمێڵی لا برد قاچەکەی کورد بەیانیان کە بەلوعا ئاهاتەوە ئاوشتا هاتوویتر عادەت بوژن لەو کۆڵانە ئاوشتیان ئەڕشت هەر ڕۆژێک بەلوعا باتایەتەوە ئەم دڵشادە بە ئیسپانیەکە چۆژێر ئەم ماتۆڕە سێتایە معەدەل خەریکی بڕغۆ بوو نە بەیانیەک نە دوو نەسێ تمەزە ئینتە زۆر لە کونی درگا سیرەکەی نیێژنەکان قاچیان هەڵە کرد ئەچوو لێوە سیرەکردن لەژێر بەیانیگیان چوون وتم دڵشاد وتی بەڵێ وتم ئەوە باشە تۆ ڕۆژا بەلوعایەت و معەدەل خەریکی ئەم بڕغۆیتە ئەم بڕغۆ چییە خوا جەزای خێر و بات وتم خوا جەزای چی باتەوە تۆ بۆ قوڵ و قاچ لەم ژێرەوە سیرەکەیت خوا جەزا و باتمە سەخفیرە لا کوورەتم هەسە کوڕی هەسە ئەما خلاقەکەیانە ئێکاکەیان یەک نمونەی بچووکتان بۆ بێرمەوە یەک نمونەی زۆر بچووک خاوەی خۆم مەلای 12 ئیلمە لە ئیمام و خەتیبی مزگەوتی وڵوبەیە داوای سێکسی لە خاڵۆژنی خۆی کردووە ینی مەشت دۆشتێکی تەبیعی سروشتیە خاڵۆژنی خاڵۆم سیرکە ینی ئەکاتە مامۆژنی من ئەکاتە خاڵۆژنی ئەو چونکە ئەم خاڵۆمە هەم پورزامە هەم خاڵۆیشمە ینی هەم برای دایکمە و هەم خوشکەزای باوکیشمە داوای سێکسی لە خاڵۆژنی خۆی کردووە تەبەن ئاەتی کێشدەی بۆیە ناوت و دیدی سروشتیە کڵاو جامانەکە دانێ ئەعوذ بالله لێ دەبێت سروشتیە چی ئەم سوکە ئادیکردنە عیب و سوورەی یەنە نام لایفە دایکان بیگەم خوشکتان بیگەم وەڵای دایکی من بەکەس ناگایرێ باوکم ئەخۆ ئیفریتەکەوێت عیب و شوورەیە واز بێرن بێڵم بۆ خۆمان بژی دکتۆر گیا من زیاتر لە کاتی ناگرم ڕێستان بێگرم خۆشەویستیم بۆتان هەیە من یەکێکم لەوانەیە قەنەعەتم پێ ناویت و شوێن کەوتوی جەناب بژیت سپاست دەکەم هەر بژیت کاکە برا زۆر سپاس مەمنون زۆر سپاس بۆ قسەکانت باو بەڕێزە باوەڕ بگرین دەستەکان باوەڕ بگرین دەستەکان باوەرت بگرین چکە سەرەی خۆت بوو پێشکاک چمەند فەرموو سلااو دکتۆرم کاتە باش هەر بژی سەرچاو دەستخۆشی لێکم دکتۆر هەر سەرکەوتوو بیت سپاس دەکەم ڕێستێ فەرموو دکتۆر صفەتێکی محەممەدیش هەیە هی غەنائیم واعلموا أنما غنمتم فإن لله خمسه وللرسول ئەو غەنیمەیە هیچ پێغەمبەرێک نە پێشی خۆی نە دوای خۆی ئەو سیفەتەی نەبووە کە ژنی خەڵکی بەرێ بۆ خۆی و خۆشی لە فەرمودەیەکدا وا دەڵێ 5 شت بۆ من حەڵال کرا بۆ هیچ پێغەمبەرێک حەڵال نەبوو یەکەشان لەوانە غەنیمە بەڵێ دواتر لە سوورەتی عەبەسیش عەبەسە وەتەوەلا کابرای کوێر یێ بۆ لای ڕووە کاتە ئەو لاوە کە کابرا پرسیاری لێکە دواتر داوای پاراکە لە خەڵک ئەیدا ناجەیتم الرەسوول فقەدیموا بەینە یەدەی نەجواکم سەدەقە وایە
أنا هموي صفاتي محمدة وسروي هموي فلما قضى زيد منها وطرا زوجناكها. دم خوش وايا. وامرأة مؤمنة إن وهبت نفسها للنبي إن أراد النبي يستنكحها ترجي من خالصة لك. بلى خالصة لك. بلى دكتور دواتر يي سبارت بمحمد لم قرآنا توبي وروني كيتوا أم آياتانا لنوسيني خويتي واي البته بلى وسر تابع قرآنك يت قصو سكايتي أكا مرۆڤ و بە ئاژەڵ و بە هەموو کەسێک و کوشتن و بڕین و ضرب الرقاب و دواتر ئەو هەموو سوکایەتی و ئەو هەموو خەڵک بە زۆر خەڵکی کردووە بە موسڵمان لە پێناو عەرز و خاک و چەتەی سەعالیکی بەکارهێناوە خەڵکی کردووە بە موسڵمان و سەریانی لێ کردوتەوە و دەست و پلیانی لە دواوە گرتو و لێی کردوتەوە. ئەوە دکتۆر لە سیفاتەکانی سەعالی یەک دقە ئەدنان ئیسماعیل جارێک تۆ نازانی بنووسی مولحید نووسین مولعید جاقڕم بەسەر بە کەرامەتم نازانی مولحید مانای چییە پێناسەکەی چییە چکە ئەگەر تۆ هەر وەک دەڵێن جارێکیان پیاوێک لە پیاوێکی پرسی گوتی ناوت چییە گوتی یوسف گوتی ئیفس گوتی یوسف گوتی ئیفس گوتی ناوی باوکت چی گوتی تڕحێ و باش نایم نزانی تاوەکو ناوی بابم بزانی بەڵام تۆ ڕێک ئەوەی دەزانی چۆنە سەیریکەم بەڕێزان ئەوەم بۆ کۆپی بکەن ئەوە من پێت ئەڵێم تۆ مولعیدی تۆ جاهیلیت سەیریکەن فەرموو خاتون فەرموو بەردەوام بە دەست خۆش دکتۆر و جەناب سەبارەت بە سیفاتەکانی هەمووت شی کردەوە من دەستخۆشی لێکەم تۆ زۆر کەسە ڕۆشن کردوتەوە مێشکیت ڕۆنا کردووە منیش بەش بە حاڵی خۆم گوێ لە جەنابە گرم زۆر شت لێ فێر بووم دەستخۆشی لێکەم هەر سەرکەوتوو بیت هەر بژیت کاتێکی شاد هەر بژیت خاتونی ئازیز هەر سەرکەوتوو بیت دکتۆر هەر بژیت زۆر سپاس نهاد غازی فەرموو سەرەکان دەڕوا سەرەکان کۆتایی پێبێ تاوە کۆتایی بەرنامەکە دێنم یەک دوو بەڕێزتر ماوە تەواو فەرموو کاک نهاد هەر بژیت مامە دکتۆر چۆنی بە قوربان خۆش بی سپاس دەکەم تۆ شۆنی چاوەکەم هەر بژیت تاوەرەکە لەسەری لە سەرەتاوە وابزانم لەگەڵ مامووی سەبارەت بە شزوزی سێکسی محەممەد بوو نزانمە ئەوەڵەوە بەڵێ محەممەد زۆر محتەرام بوو زۆر ڕێزی هەبوو ئەوە هەموو بوختانە مامە دکتۆر سن و ساڵەی هینا و خشاندی و نازانم چۆن ئەوە هەر هەموو دوورە لە محەممەد محەممەد هیچ سەبایە محەممەد هیچ سەبایە و مەبایە نەبوو خوداکەی پێی دەڵێ گوناحتە بووە خوداکەی دەڵێ سنگمان شەخ کردی ئەو گوناحەمان لابر کە پشتی چەمان دەبیەوە یعنی خوداکەی وە دەڵێ لە سوڕەتی الفتح دەڵێ ئنا فتحنا لك فتحا مبينا ليغفر الله لك ما تقدم من ذنبك وما تأخر دەڵێ بۆ ئەوەی ئەڵڵا لە گوناحەکانی پێشووترت خۆش بێ و لە گوناحەکانی داهاتوو لە سوڕەتی فتح یعنی چۆن یعنی گوناحی نەبووە ئەوانە هەر هەمووی گوناح بۆ کردوویەتی کاکە گیان بەڵێ فەرموو هەر بژیت ئەری عەلی ئەتوو لە ژێر پردەکان ئەو هەلە تویان کرد هەر عەلیەک لە یەکجا فڕێدرا بەسە ئەم دەجوونە دەی باشە هەر بژین دەزانم چێ کەسیان وەرناگرم ئەلبەتە کەسیان وەرناگرم با بڵێن کامیرە بێن وەریان بگرم گوێم بدەن و خۆشیان نیشان مەدەن ناشتیوانە خەمت نەبێ باگوێ بگرن تاوەکو کۆتایی بەرنامەکەی دێنن بەرنامەکەم با هین بکەن قەڵەباڵغ بکەن دواتر یەک جرتیان بۆ لێ دەم و اینجا کۆتایی بەرنامەکە دێنم فەرموو برایان کاتی دێنەوە لەسەر لافی مامە دکتۆر ئەستفادە بکەن ئەوە ڕێگای ڕۆشنبیریە
يعني تماشا دكي حتى عربة كان هم دينوا ما شلون اتكلم وياكم بالعربي تفتهم بالفارسي بفارسي اگر با فارسی وطن حرف بزنم و تیناگن او فارس کاتیا پرچم جمهوری اسلامی دانایا تو خلاص بالي قرين بابا استفاده بكن اگر استفاده كان لي قرن برون با ما استفاده بكين دكتور بو علمي خوي بو دانشكي خوي تماشاكي هروج دو كلمه لي ورد قرين واز بينن وتش اخلاقته باشا اروي مزقوتي بس في خرياتي ابي لا جواده في اخلاق يوتنا في اخلاقنا كرديا تناقم نازم ما مدو توركتوش ارو مدري او نابين بو اسلامي بونتان تشيل خوتان كرديا او حفيدك والله مسلمان بو درسي بانجليزي ندا تاساس بيكو بسرتان هنا ايوتن پارچه کرد او آلای ایرانی دانای او کرد دبنگی خمینی به صورت النصر چرا توی کرد صدام حسین به صورت الانفالی چرا توی کرد اردوغان جواد او مزگوت کان همو لاول سال 91 همو هولر بوت اخوانی ها او اردوغان چرا توی کرد لحاله حاضریش او د صلاته یکتی پارتی تمام چیان کرد خلق دی روشنبیر بوزانی جاش تركيا وإيران اوبراسيون تركيا بو بارتيا بيروزيان بأدم بارزاني ونيتشير بو إيرانيشن بامل إيران بو من فارسي هرمي زنام بن مالكات الحرم وانا ما دكتور من لخلق سناكم من بن مالكات هم وانا وانا بلا سركتك هم بن مالك ناسم شلا إيران بو شلا سوريا لناويان بو لناويا أيا ناسم شيان كرد لحالة حاضري اکتۆبر یان دەرز کرد و شنگاریان کرد ڕویان ڕەش بوو چیان کرد بە ملایەکان هەستە لەم پەرلەمانی ئەڕۆن ئەزانی هەر ملایەک دووسی دەبەنگی خوێڕی تێنە گەشت و ئەدنان بڕۆ ئەدنان بڕۆ خۆت فێرە وشەی ملحید بکە اینجا وەرەوە لە بەرنامەیدا دوێنێمان لە بەرنامەی دوێنێمان باشە پێرە بڕۆ خۆت فێرە وشەی ملحید بکە بزان چۆن دەنووسی ملحید اینجا وەرەوە پێ دوێنێ ملحید چییە اینجا بڕۆ یەک تەنەکە بخۆ لە بەرنامەکەم بڕۆ دەرەوە دەی دەبڕۆ دەی أنا باجناو بدم چیان نییە ماما دکتۆر ئەوە دنیادان هیچیان نییە هەر هیچیان چیان هەیە باشە ئەگەر ئێوە حەزەکەن دکتۆری وسکتکەن وەرن بە عەقلانیەت لە ڕێگەی فەلسەفە و منطق شەش کەلمە تەرتیب کات دوو جملەی كلا تو استفاده بك دكتور غلطه اتو راسي هيش قصه نيه عند ولا برنك مثلا خش كان سر رافقا بس كيرو بنو قزو نازن شيله ترى باري او اخلاقت انا او محمد او هابو بابا محمد ياك جواد ملحيسي ناخوش بو تماشاك بابا محمد دايك كاتب داكي وكاتب محمد دايك بو بابا زود انا بخلحشكم بالعربي عرب اخوي اعتراف محمد ناصر باشا هر اوان ده هر بيجي ماما الدكتور محمد اوان ده من البازي وهر همو شكي هبو برون بخيل لدوم بابا امن درودكم برون كتابه كان بخيل برون لسر النسكان اخوتان برو لسر النسكان كوركاغنيا توزور سيري بودو آيات القرآن دزان ناوي چيه دو سورة القرآن تاوا قوچن نايدو پرتو بزانو بخوينوا تو داويش زور مشكلة لك من زيكم سوتا ما دكتور من زيكم سوتا او كرة قوتي لزانكو بي ما لزان شون اتو سورة تخيند قوتي آيات الدبر يعني قبولي كرت بلا قبولي كرت بلا بزانن كاتي الدكتور قسيكا تيبقان يعني بوتان اخيني اتوبار اگر راس دك القران ده سوره قضيب شيء قضيب ضليتن افلا ينظرون الى القضيب كيف رفعت هيك سوره قضيب شيء القران ده تباسي شيء لك نك دبرو نك فرجو نك نكاحو ما اما كوتاي بيدينا بس اما هر اما دالام برون بخينا صورة الخصاوي هي بزن خواردي ولي هسه شيعة وسنة كيشيان هي
الان او سوره مكي بويا مدنيه سوره الخصاوي سوره الخصاوي دابزي دكتور راز لك قلت لك توا دكتور بمدركه علم وزانست قال له خصاوي نا محمد راشد قلت يا سوره الخصاوي دابزا سوره الخصاوي دابزي بلان بزن خواردي ولي كي شيء الشيعه والسنه لويا نازلا او سوره مكيه ومدنيه هربجي ماما دكتور هربجي تشاول ماجد هربجي وابو شورشكي عبد الكريم قاسم كنوري پاشا تیایدا سەغڵەت بوو با کاک ئاری وەربگرینەوە چکە پێشووتر ڕاستەکەی کاتمان پێ نەدا لەبەر خاتری دەبەنجێک کاک ئاری فەرموو بۆ تۆی دەنێرمەوە کامیرە داوای لێبردن نەکەم کە پێشتر بڕیم کە هەمیشە تەحەدا دەکەن دواتر لە ئاسی تەحەداکەی خۆیان نینە جەبان و ترسنۆکەن فەرموو دکتۆر من ملاحەزەی شتێکم کردووە لەو وڵاتەی خۆمە بڕوا بکە ئەوە ئەم شەو گوێم لە جەنابە گرت کەشم کرد ملاحەزەم کردووە پاکستانی مسلمانەکان هەموویان ڕیشکیان هینیان لێیاوە خەنی زەرد بەڵێ خەنە بەڵێ یەمەنیش بەڵێ ئەوە ئێستا بۆم دەرکەوە ئەم شەو ئەمە لە چاو دەنن کلت بینیوە کە لە چاو دەنن بە تایبەت بەڵێ خەنیان لە هینە من زۆر یعنی بەلام و سێر بوو کە ئەچم شۆپینەکەم ئەڵم باشە ئەرێ ئەم پاکستانیانە متەدەینەکانیان یعنی ئەم ڕیشیان هەمووی زەردە بەڵام ئەم شەو بۆم دەرکەوت جەنابەت ئەو سیفاتانەی حەمەد هێنایەوە کەوا چۆن ڕیشی هینە عەلا کولین من پێشتر قسەم لەگەڵ کردی کات نەبوو دکتۆرگیان ئەزای چۆنە جەنابەت کەسێکی بەڕێزی کەسێکی گەورەی زۆر ئیستیفادەمان کردووە سوودمان وەرگرتووە مسلمانەکان وەرن سوود لە دکتۆر وەرگرن گوێی لێ بگرن قسە یعنی ئەزای چۆنە دەشتێتان هەیە وەڵی ئەم دکتۆرە لە خۆیەوە هیچ تێناڵێ ئەوەی کە توێتی من تێبینیم کردووە و دراسەم کردووە هەمووی لە کتابەکانی خۆیەوە لە قورئانە صحیحەکانی بوخاری و موسلیمە ئیتر لە مێژونووسە ئیسلامیەکانەوە هەموو شتێتان بۆ هێنێ جنێوی چی ئەیەن وشت چی ئەیەن وەرن جوابی بنەوە دکتۆر شتەکانی دکتۆر هەمووی منطقیە هەمووی لۆژیکە هەمووی بە بەڵدەیە دەستت خۆش وێ دکتۆریان من ڕێز حرمەتم هەیە بۆ جەنابەت ئێمە ئەلی خان ئەلی وەردەگرم ئەگەر هاتو خۆت لە کامیرە نیشان بدەی وە لە سەرەتا من دوو اینجا دەرگای گفتوگۆ لە نێوان من و تۆ دەبێتەوە سەر چاو کاک ئاری هەربژی زۆر سوپاس کاتێکی خۆش بێ ئەلی ئامادەی وەردەگرم من و تۆ 20 دقە نیو سەعات فەرخان دەکەین بۆ گفتوگۆ بەڵام یەک بەڵێن بدە لە کامیرە خۆت نیشان دەدەی ئەگەر هاتوو کامیرەم بۆت نارد یەکسەر نەکەتە سەر ڕوخساری خۆت نیشان نەدا لەسەرت دادەخەمەوە دوو دەبی مەجاڵم پێ بدەی دوو پرسیار لێ دەکەم باشە دوو پرسیار لێ دەکەم بەو دوو شەرتە ڕازی بڵێ ڕازیم اینجا من مەجال بە تۆ دەدەم چ پرسیارێک دەکەی بیکە fair is fair باشە دادپەروەری ڕازی یان نەتاوەکو ئەو بەڕێزە وەردەگرم جاوە چۆن من تۆ وەربگرم تۆ دەبی کامێرەم بۆ بدێری کاکین دەبی کامێرەم بۆ بنێری یەک دقە ئەوانە یەک دقە ئازادی پاک اینجا دواتر خاتوو دارین ڕازی یان نا دوو شەرتەکەم گوت خۆت مەدزەوە باشە ئەلۆ هەربژیت باشی دکتۆر هەربژی سپاس دەکەم زۆر مەمنونین دکتۆر خۆم بادینیمە گەر بتوانم بادینی قسام بکەم وا بزانم باشتر بە چاوان فەرموو سپاس گەلک مەمنون دەبە مەرج مناقەشە ناکەی ملی خۆت بشتێنە ئەلی بڕۆچ کە من دەمێت تاقید بکەمەوە کە ئایا عەرەبی دەزانی یان نا یەک دقە ئازم یەک دقە ببوورە عەرەبی دەزانی یان نا و من دقێکی قورئانت بۆ دەینمەوە
باشە یا پێت نیشانەدەم بۆمان بخوێنیتەوە و من فەرمودەیەکی محەممەدت بۆ دەینم کە بۆمان وەرجێڕی بۆ سەر زمانی کوردی ئەگەر عەرەبی نەزانێ دەکەواتە شتێک بەناوی مناقەشە لە نێوان من و تۆ بوونی نییە یاخود مناقەشەکانمان دەین بۆ ئاستێکی زۆر نزم بۆی من دابەزم بۆ ئاستی تۆ ئەو کاتیش من ئامادەم مناقەشە لەگەڵ بکەم تێگەیشتی چۆنە ناکرێت تۆ بێی بڵێ ئەو شتانەی ئاماژەی پێ دەکەی ڕاز نییە لە کاتێکدا تۆ زمانی عەرەبی نەزانی نا پرسیار ناکەی من پرسیار لێ دەکەم هەروە گوتم دوو پرسیار لێ دەکەم عەرەبی دەزانی یان نا گوتت دەزانم دەقێکی قورئانت بۆ دەینم دەی بۆمان بخوێنیتەوە و پێمان بڵێ مانای چییە و فەرمودەیەکی محەممەدت بۆ دەینم بۆمان بخوێنیتەوە و پێمان بڵێ مانای چییە ئەگەر لەو تاقیکردنەوە دەرچووی اینجا مناقەشە لە نێوان من و تۆ دەست پێ دەکا باشە وایە نابەڕێدا من ناکرێت لەگەڵ کەسێک مناقەشە بکەم نازانی مستەوای لە ئاینەکەی چەندە وایە یان نا من دڵنیامە نایزانە دکتۆر منیش دڵنیام من لە مووسڵ گەورە بوویمە و لە ناو عەرەبەکان و عەرەبی وابزانم وەک عەرەبان قسانەکەم هێشتا ئەمن لە تۆ فێرە بم بڕوا بکە يعني من خريجي كلية خبير تصنيع عسكري مش يعني هيش تم لا بلا يعني عندك وشاهين الزور يعني معقدا وزور يعني برا تفكير وتشتوان دويت يعني نازانم شلون او تشتان يعني يكسر ورجري بوزماني كردي يعني عافية بوت يعني تربجي زور ممنونين يعني نازانم وك يعني بقدر زانكوك إمالته فير أبين جا خو بقد ما مستایکی زانکۆ لە خلالی 4 ساڵ کاکەجان زیاتریش من بقد ما مستایەکانی هەموو کۆلیژی زانکۆیەک محاضرەم گوتیوێتەوە لە 4 ساڵدا بەخوا دکتۆر يعني دەستت خۆش بێت نازانم يعني تو غەزەبی غەزەبم وایە قەدەری بسڵمانان سم بالقوتا چی پێڵێن سم بالقوتانی بەڵێ يعني دكتور من براستي يعني اما قالك لتو فير بوينا يعني استا بوان نينا تشتيش ما فاشيرن وتشيل ما فاناشيرن يعني الرضاع الكبير زور شد كاكا زور شد يعني انا دواز لوانش بينك كوالي براو نما مد الحمل انا كي استان بريتي لشتي قور قران كي استان بريتي لشتي قور ازانم يعني مثلا بو فرمودش بلين يعني حموس فرمود يعني دكتور تو ارمانجات بيك يا اخو بخير بي برز يك دقه او برز اشترهات يا اخو بخير بي بلال ان ياسين ترچاوي من هاتي عزيزي دلو روان برو خود فيك شلون بنوسي وشي ملحد نجم العيد كات خود فيك ملحد معنايتيا او كات وروا دوق صدقين باشا كاكا علي وازي لبينا تخوى او ملعده عجيب باشا دکتۆر کەسێکیش گوڵێکی بۆ هاویشتووە و لایکێکی کردووە یعنی کەسێکی دەڵێ من وەکو تۆ دەبەنگم بیلال یاسین مع الأسف دكتور مع الأسف فرمو سباس زور ممنون يعني نازانم دكتور يعني ببعدني ديالم بلا يعني خدي بخدي نوكا هر کەسێک شتێکی بێشتە منێ ئەمن يعني نازانم نابت بۆ من نینە يعني ئەس شنخۆ ڕەت کەم يعني ڕەفڵ بکەم نینە پێ ڕاستیە دەچم مرۆڤ عەقڵی هەیە منطقی هەیە وجدانی هەیە دەبی لە ڕوانگەی عەقڵ منطق وجدان دەبی بڕیار لەسەر شتەکاندا ئایا ڕاستە یا هەڵەیە بەڵام مسلمانان خۆیان دەبەن کردیە کاکەجیان بەتایبەتی مسلمانانی کورد برنامجی جارەتر يعني من مشاركة لەگەڵ تۆ کرد بۆ نسبەتی وابزانم ختان النسوان المرأة ختان النسوان ئەمە ڕۆشتم گەریامە سەر چاو يعني من تۆ بەرنامجێک وابزانم 2 ساعات بوو لەسەر کرد ڕاست دەکەی من گەریامە لەسەر لایەنی کەم 4 فەرمودەی صحیح هەیە سەبارەت بە خەتەنەی ژنان لایەنی کەم 4 فەرمودە بەڵێ إذا لمس الختانان فيجب عليهم الغسل واشتوانان من قريام جوجل لدستم ده خالي جوجل
و ئەو کتابی تو پێ گوتی ئەو کاتی یعنی من ڕۆشتم دەرکەوت ڕاست مدة الحمل في الإسلام 4 سنين مدة الحمل في الإسلام هر كاتشي يعني جارشي أو شيء تشتركت 3 ساعات بوا بزانم لسر الأرض مسطحة آيات قرآني وحديثة كانوا فرموده ونازانم شيء حوشتي هنا من قال مسألة يعني حتى عملية كان عملي لسر يوتيوب نازانم يعني بو بروانا كان بو جود لناقر وك إنسانان وابزانم بعدين كان يعني تو تأثيري بتلسر بعدين كان كي بلى إما يعني من خم نديت يعني عيبة جارشي بعدين يكبت لا تقصدش ناشرين بالله تعنشتش لا نية بعديني بدق من جوان ددن وبوزاني أريجت ها عربيش بدق من جوان ددن جواندان تنها لناو ملتي دبنجي كرد بوني هي بداخل شي إقجار زوروا لناو سوران يكي أمر راستية پێویستە دانی پیادا بنێن من چوومە ژووری بادینیەکان بینیوە یەک دوو کەس جوێن دەدا بەڵام جوێنەکەشی ئەو حاقێزەوە نییە وەکو جوێنی سۆرانیەکان بەڵام موسڵمانی سۆرانی هەر هەمووی جوێن لە باشە کاکە برا زۆر سوپاس بۆ بەشداریت با یەک دوو ڕێزتر وەربگرم دەست خۆش و سەرکەوتی بەردەوامی سەرچاو سوپاس با دارین باوەرە بگرین بۆ خۆتان ئەوانیتر با چاوەڕێ بکەن السلام على من اتبع دكتور كشتيوان ونعلة الله على من اتبع محمد باشا. أعوذ بالشيطان من الإله الرجيم فش بشيطان لا الله يتروكراو سرچاو فرمو أزين شون الدكتور يعني من ببورة سبارت بابتكي توتا استا هيج ملو شوين بيستبو من بدني خوم ألين ناتوانم بهم دفاع بكم لبرويش درباري ديني إسلام نازانم لدايكو باوكي إسلام بوم قرآنم هالقرتو خينومتو لداروي قرآن وهندي حديث هيك لما كتبوا لما الأكانوا جملة بو هيك شي ترم جولنا بو نازانم أول راستي ناتوان بلم قصة كانت دروية بلام استاكوتت فلان كتاب وفلان كتاب وفلان كتاب بلي أو كتابانا هن دواتر أواني كل لم لا بيع بجدارن أتوانن أو مثلا تو جماري لا بركو نوسي وأتوانن برونسيري كان من بكومنتيش بوم نوسين أجر وانا بو حقي خواني بين قصب كان بلام زور متابعة كردوي أويك وتوتا نوسي مدر شو الراسة لبرونم تواني وهيج بيبلم لقل أواني كدانشتون جنيوين آية أزانن أو برديك كعبة بدرشك لشو هاتوا دكتور عقب يعني من دون سيري بروجرام كي دوكيومنتري يمكن أويك مروبا كان دزبو آسمان برزكن ونزاكن بو خوا كان شيء أزانن يعني آية شونتي يعني مروف كهستاو كبرواي بوني خدايا هبوا شون برواي بي هبوا آية أمانة هيك زانن نا وآية أو ناشونال جيوغرافي كبويان داراو هيك لم دوكيومنتريانا ترجمة أكابوي بخاطر برشاوي جنجا كان من بيبيننا آية حكمتي كردية كانش لباتي وي أم همو باباي كوري وموري من بيانا لم باباي كوري وموري وتركي وشيانا بۆ چوار بەرنامەی زانستی دۆکیومنتەری وایە دەم خۆش تەرجمە ناکەن بۆ ئەو گەنجانە کە سێریکەن بەڕاستی بەرنامەیەکی خۆشە کە تۆ زنجیرێکی بینی حەزەکەی زنجیرێکی تر لە فۆکستێڵ هەمە بەشی زۆرێک لە دۆکیومنتەریەکان دەکەم ئەوانی سەبارەت بە زانست و گەردوون و زۆر مەسائلی تر هەیە ڕاستەکەی زۆر سەرنجڕاکێشە بۆ نمونە هەیە بە ئیپیسۆددا دەبەزێ سەیری بەشێکی دەکەی حەز دەکەی دووەم و سێەم و چوارەم و هەتاوەکو دوای تەمەشا بکەی وایە یعنی بۆچی هەتا ئێستا ئەمانە نازانن کە ئەڵێن ئەرزی بڵێن ئەو شوێنەی کە هەر سێ دیانەتەکەی لێواتوە ئیسلامەتی سەلمێنراوە دیانەتی ئیسلامەتی پێش محەممەد بوونی هەبووە و قورئان دۆزراوەتەوە کە پێش محەممەد بەڵام ئەم قورئانەی نا ئێستا هەندێک لە بڵێن سوورەتە ئاەتە چی ئاەت جیایە سوورەت هەندێک لە سوورەتەکان پێش ئیسلام بوونی هەبووە محەممەد دای نەبەزانوە
دۆزیمیانەتەوە ئەو مەکەیەشی کە محەممەد دەستی بەسەراگر بردی بە عقلیەتی هەموو مرۆڤەکان چەندها ساڵ پێشەوەی محەممەد دەست بەسەر ئەو بەردەڕەشای بگرێ بیکا بە شوێنی پیرۆزی ئیسلام بڕوان وا بووە ئەو بەردە لە بەهەشتەوە هاتووە ئەو بەردە لە کاتی تەقینەوەی ئێستا وەردەگرم کاکە ئێستا وەردەگرم با ئەوانە دەمێکە کاکە کامیرەیان ناردی خۆ ناکرێ چاوی چاوم دەمێک ئێستا و خانمان لە سەرتاوە کامیرەی ناردی لە سەرەتای بابەتەکەمەوە لەگەڵمان بۆ کامیرەی ناردیە یعنی سرە بڕی بکەم ناکرێ کاکە فەرموو من وەکوتم بۆیە لە بابەتش لایم چکە من شارەزایم لێ ناتوانم قسەکەم ینی ئەو بەردەڕەشە بە بڕوای هەموو دیانەتەکان ئەو بڕوایان هەبووە کە لە بەهەشتەوە هاتۆ لە بەهەشتەوە ناتۆ لە تەقینەوەی گەردونیەوە هاتووە بەڵێ ئیتر دانیشن داماوینە نک بەتینە 60 وەرەقە ئەیەن بۆی بڕۆن دەسێ بە بەردێکا بێنن پیرۆزیەکە هیچ نییە تەنها ئەوە نەبێت لە تەقینەوەی گەردونیەوە دروست بووە نەک بەتینە ئێوە بڕواتان بە کەڵتێکەیە کەڵتەکە لە ژێر ناوی ئەڵێ بۆ بەس باسی دینی ئیسلامەکەن با من بۆیان بڵێ وەکو ژنێک ئامادەنیم ببم بە کەنیزەی عەرەبێکی پێپەتی بیابان ئامادەنیم عەرەبێکی پێپەتی بیابان بکڕێ و بفرۆشێتەوە لە بازاڕی مەیدانە 1000 ژنی کوردیان فرۆشتەوە لە بازارەکانە بە کۆیلەی سێکسی ئامادەنیم بڕوان بە پیاوێک هەبێ کە ئەوەنە نێوگەڵی پیس بووە حەزی لە ژنی کوڕی کوڕە هەڵگیراوەکەی خۆی کردووە زێنە بێ وەی زێنە بێ داوەشێن ئەو ژنانەی کەیان لێرە بەرگری لە محەممەدەکەن داڕزێن با من بیڵم تەواوی عن لێ تەحملمانەما داوەشێن ئەو پیاوانەی کە ئەڵێ بۆ ئێوە بەس باسی ئیسلامەکەن لەبەرەوەی لە ژێر دینی ئیسلامە خوشکمان کاکە داوای وەرگیرانم لە یەک دەقخاتون مەرجم هەیە یەک لە کامیرە خۆی نیشان دەدا من دوو پرسیاری لێ دەکەم کە ئایا عەرەبی دەزانێ یان نا بۆی بزانم لە چه ئاستێک من مناقەشەی ئاینی لەگەڵ بکەم ئایا کەسێکە زمانی عەرەبی دەزانێ بۆ ئەوی من لە ئاستێکی بەرز مناقەشەی لەگەڵدا بکەم یاخود عەرەبی نازانێ بۆ ئەوی لە ئاستێکی نزم ئەوە ماتی خۆمە کاکە گیان تۆ ناکرێ بێ هەر کەسێک بێ یەڵە مناقەشە بکەین دەی بزانی ئاستی مرۆڤەکەت چۆنە ئایا سەبارەت بە توراسی ئیسلامی شارەزایی هەیە یان نا سەبارەت بە قورئان و تەفسیری مفەسرین شارەزایی هەیە یان نا سەبارەت بە فەقی ئیسلامی و ئەحادیسەکان شارەزایی هەیە یان نا ئەگەر گوتی هەمە دەڵێن فەرموو ئەو دەقەم بۆ بخوێنەوە لە قورئان و فەرموو ئەو فەرمودەی محەممەد مانای چییە یعنی من یەکسەر بچم مناقەشەی لەگەڵ بکەم با خۆی نیشان بدا و ئەگەر گوتی عەرەبی دەزانم دەقێکی قورئانی بۆ دێنم بۆمان بخوێنێتەوە پێمان بڵێ مانای چییە و هەروەها فەرمودەیەکی محەممەدی بۆ دێنم بۆی دەخوێنمەوە پێمان بڵێ مانای چییە ئەو کاتە دەرگای گفتوگۆ دەکەینەوە یعنی ناکرێت تۆ کەسێکە لەو لاوە بێ یەڵە دەی مناقەشە بکەین ناکرێت کاکە ئەخر سەیرە ینی ناکرێت ئامادەی خۆت نیشان تەستیجی تر شەپش نەکەی پێت بڵێ ئامادەی خۆت نیشان بدەیت لە لایڤ یان نا سیمای خۆت دوو دەبی ڕازگۆیانە پێم بڵێ عەرەبی دەزانی یان نا گوتت نازانم مناقەشەمان دەست پێ دەکات گوتت دەزانم تاقید دەکەمەوە تا ئەسڵن مەرج نییە ئەوەی من دایدەنێم تۆ بۆی بزانم لە چه ئاستێک مناقەشە لەگەڵ بکەم بزانم لە چه ئاستێک مناقەشە لەگەڵدا بکەم هیچی تر شەپش مەکە قبولتە بڵێ قبولمە فەرموو خاتونی عەزیز لەگەڵ ڕێزم دکتۆر ناترسێ لە ئەو خۆی کابرا بەدەمی خۆی من هیچ نازانم کاکە بە جەهالەت من دیفاع لە دینەکە بکە ئەوە ڕێز کاکە ڕێز بۆ دینەکە بە جەهالەت مێ دیفاع لە کەڵتەکە بکە تۆزە زانیاری لە گیرفانتا هەبێ هیچمان عەرەبی نازانین من عەرەبیە زانم 5 بەقەرە ئێوە بەڵام دەڵێ هیچ نازانم خۆم نیشان دەدەم باشە دوای ئەو خانمە وەردەگرم بەڕاستی ئەو سووک و حیز و نازام چیانەی بەم نەڵێن بۆ خۆتانی بڵێن بە خۆتانی بڵێن چکە بڕواتان بێ ئێسەکە من دام خستەوە باقی لایپەکەم سێرکرد کە لایپەکەم لابر بیر لەو وشانەی ئێوە ناکەمەوە بتەقن بە قسەی ئێوە من سوک نابم داما و لە کێو لە باشوە باسی بەهەشتێکم بۆکەی کە بوونی نییە بەهەشت کە بڕواتان وایە لە ئاسمانە و لە مەخلوقاتی ئاسمانەکانی ترەوە هاتووە ئەم بیرۆکەی کۆنی مرۆڤەکانە لە بەرەوەی شتیان لە ئاسمانەکانە بینیوە بۆیە بە بڕوای ئەوان وا بووە خوا لە ئاسمانەکە لە خوا نورە نوری چی بووە داما و تەنەکانە تەقیوەتەوە ئاگر بووە لە ئاسمان بە نور بیبنیوانە نکبەت داوەشەی باشترەوەی بڕوات بە بەهەشتێکی خەیاڵی هەبێ نەک دنیایە کە بەڕاستی تیاژیت و هەستێکەیت و ئەیبینیت
نقبت دانیشە بۆ خۆت و حتا حۆریەکە و نقبەت دایک و خوشکی هەمومانەکرێت بە حۆری لەو دنیا بۆ نێوگەڵ پیسەکانی عەرب خۆتۆ حۆری و بەرناکەوێت تۆ بەچکە جنۆکەی نقبەت دانیشە هەر دانیشە قسەمەکە یعنی تۆ چۆن ڕوویە دیفاع لە دینەکەی کە چەنەها ساڵە خوشک و دایکمان بە کەنیزە ئەبن داوەشیان باشترە بەچکە جنۆکەین ئێمە لە دینی ئیسلامارە دکتۆر خۆت بە حەدیث ئێمە بەچکە جنۆکەین دایکیشمان کەنیزەک بووە دایکمان کەنیزەک بووە وەکو مرۆڤ خۆشمان جنۆکە بووین خۆمان نیوەمان جنۆکەیە نیوەمان مرۆڤە جنۆکانی نسەیبیان دەتوان خۆتان بگەڕێن نسەیبینە بگەڕێنەوە و فەرمودەکە ڕاستە و ضعیف نییە وەک دەڵێن ضعیفە فەرمودەکە نەخێر ڕاستە ئەسڵ و ئەساسی هەیە و تەنانەت عومەری کوڕی خەتاب هاوسەرگیری بکەن لەگەڵ ژنانی ئاینی زەردەشتی مەجووسی ببوورەوە خۆت داخرایەوە باشە نەهی کردیە بۆچی چکە جنۆکەین باشە چکە جنۆکەین و ئەوە لە فەقی ئیسلامی بوونی هەیە باوە باوەڕ بگرن یەک دەقە ئەو ئەلیا بەڵێنی داوە کە خۆی نیشامدا لە کامیرە فەرموو ئەوە بۆم ناردی فەرموو فەرموو دەنگت نییە کاکە دەنگت نییە دەنگت چاکە دەنگت چاکە دەنگ بەڕێزان لایەوە دەنگی هەیە دەنگت نییە فەرموو دەنگت چاکە دەنگ بەڕێزان دەنگی هەیە لای ئێوە دەنگی هەیە لای ئێوە دەنگی هەیە بەڕێزان لای ئێوە دەنگی خۆت چاکە کاکە گیان دەنگت چاکە دکتۆر ئێستا دەنگ هەیە؟ بەڵێ دەنگ هەیە فەرموو ئێستا دەنگ هەیە پێشتر نەبوو فەرموو سلام علیکم بسم الله الرحمن الرحیم دکتۆر پرسیارێکم لە جەنابەت هەیە بسم الله الرحمن الرحیم مانای چییە؟ معنای بسم الله الرحمن الرحیم مانای بەناوی خوای گەورە و بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەناوی بەخشندەی خبرەوە لە کوێوە نە وانە الله ترجمە ناکرێت الله اللهە لا إله إلا الله إله مانای خوایە الله بەمانای خوا نییە دکتۆر ئەوە یەک دکتۆرە دکتۆرات هەیە ئەمن داوای مناقشەم لێ کردی سلام عليكم بسم الله جاري دي بڵێ بسم الله الرحمن الرحيم اینجا سلام عليكم تۆ سەراوژێرت کردەوە ئەوە یەک الرحمن مانای چییە؟ الرحمن مانای چییە؟ ئەمن پیاوەکی نازانم هیچ نازانم یعنی کابراکەم هیچ ئەمن پرسیارم الله وەرناگیردرێ بۆ هیچ سەر هیچ زمانێک الله اللهە باشە باشە ئیلۆهیم ئیلۆهیمە بە زمانی عیبری ئیلۆهیم ئیلۆهیمە کە محەممەد هاتۆ لە قورئانەکەی کردوویەتی بە ئەڵڵاهم ئیلۆهیم بووە باشە لە ئەساسە فەرموو باش دکتۆر جەنابەت زۆرت ئەو وەرەقانەی بەردەستت خوێندەوە کە عەلە ئەساسە و هەمووی سەرچاوەیە وایە کەواتە دەبی گوێشت لەو قسەیەی پێغەمبەری مە صلی الله علیه وسلم بوو لەکم دینەکم وەلیە دین لەکم دینەکم وەلیە دین مانای چییە؟ بەڵێ ئەو فەرمودەی مساعدەی من کە ئەمن لەکوێوەی گوتیە پێغەمبەر باشە ئەمن کابراایەکی نەزانم لەکم دین کاکە بە زمانی عەرەبی زمانی عەرەبی چاوی چاوم تۆ بەسەرت داڕەت بێ بکەی خۆت قسە بێ من دەبی داوای بەڵگە بکەم قال رسول الله لكم دينكم ولي الدين پیغمبري الله گوتویەتی ئێوە ئاینی خۆتان منیش ئاینی خۆم لە بوخاری وەی گوتیە یا لە موسلیم دەتوانی پێمان بڵێ لە هەردووچیان لە هەردووچیان گوتی ئافرین دەرخۆش باشە يعني محمد قال رسول الله لصحيح مسلم
لكتاب قضيب باب لكم دينكم ولي الدين. قال الرسول عن أبي هريرة سمعت النبي صلى الله عليه وسلم قال لكم دينكم ولي الدين. صدق الرسول الله. أولا قلت حاورام فرمو طيب فرمو خالد ما نايشيا واتا ايوا عيني خوتانو منيش عيني خوم بله فرمو زور جوانا امنش حاورام على قلت باشا الدنيا ل 7 مليار نفر چند ملياري مسلمانه تقريبا دەتوانین بڵێن 1 ملیاری مسلمانە. دەستت خۆش بی باشە ئەمن زۆر جار یعنی مسلمان نین لەبەر هەندێک دەڵم یەک باشە ئەمە مشکیلەمانەوە نییە. زۆر جار لایڤەکانی تون دیتێ لایڤەکانی تو بەس لەسەر ئیسلام باشە بە خۆت دەڵێ ئیمانم بە هیچ نییە. باشە بۆ جارێکی لایڤێک لەسەر دینەکانی کردومە بەڵام بەڕێزت جێ ئەگات لێ نەبوو بۆ نمونە جارێکیان بەرنامەیەکی کامل بدانا سەبارەت بە مەوعیظەت الجەبل وتاری سەرچیە لە ئینجیل مەتە ئەگەر هەڵە نەبم ئیسحاحی 5 یا 15 نزیک 48 ئاەتە ئاماژەم بە وتارەکەی مەسیح کرد لەسەر چییە کە دەڵێتن ئەو کەسانی ئاشتی لەسەر زەوی بەرقەرار دەکەن ئەوانە مناڵی خوان. ئەگەر هاتوو چاوێکتان بە چاوی ناسیتە ئەگەر پیاوێکتان بە چاوی شەهوەت سەیری ژنێکی کرد باشتر وایە چاوەکەی دەربێنێ نەک هەموو لەشی لە دۆزەق بسووتێ هەتاوەکو دوای هەموو ڕێنمایەکانی ڕێک پێچوانی محەممەد ڕێک پێچوانی مەسیحی کردیە. من بەرنامەم لە سەریدانە من فەرموچی تریش وارووا لەسەر تەوراتم داناوە وارووا لەسەر هیندۆسیم داناوە. ئەمن عیلاقەم لەوانە باشە تۆ ئێستا مەسەلەن ئاینی من سەبارەت بەو دقەی قورئان دەڵێتن بۆ نمونە با بخوێنەوە بۆ دکتۆر ئەمن پێم گوتی ئەمن کەسێکی نەزانم پرسیارم هەیە دەمێ ئەمن هاتیمە تو قەنەعات بە من بکەی باشە مساعدەم کرد. ئێستا ئیسلام دینی منە دینی من دەڵێ ئاگات لە خێزانت بی لە کچت بی بیان پارێزە لێمەگەڕێ دەست درێژیان بگرێتە سەر بەڕەلایان مەکە کاکە ئەمن واتی گەشتی ئەمن واتی گەشتی تۆ دقی قورئانت دکتۆر مساعدەی من بکە کاکە تو مساعدەی من بکە ئەمن واتی گەیشتیمە باشە ئەمن واتی گەیشتیمە ئیسلام دەڵێ ئاگات لە کچت بی لە خێزانت بی بەڕەلایان مەکە شێوێ بە کەیفی خۆی بێتەوە با لە بار نەبی با مەشروبی نەخوا با زینای نەکە با کوڕەکانتان گێلفرێندیان نەبی و کچەکانتان بۆی فرێندیان نەبی باشە نەسیحەتی تو چێلۆ من بەدیلەکەی بدە من بەدیلەکەی ئەتوو بەدیلەکەی بدە من بزانم چڕەیەکی باشترت پێشی لە قورئاندا ئەسڵەن یەک گوناحی گەورە هەیە کە بریتیە لە شرک بە ئەڵڵا. باشە تەواو هیچی تر تێیدا نیە. باشە وە محەممەد ئەمە کاکە تۆ قسە دەکەی ڕێگە نادێ وەڵام دەمەوە عەجیب غەریب تۆ پرسیار کاکە ئەمن پێ دەڵێم ڕێی تو باشترەکەت چیە باشترەکەم پێ ڕێگان پێ بدە تۆ با وەڵامت دەمە زۆر سەیرە خۆ تۆ دەی فەرموو دەی ڕێ باشەکەم پێ بڵێ جارێ مەسەلەن با بزانم لە پەیڕە و پرۆگرامی تو چی باشتر هەیە لۆ ئەوەی ئەمن قەناعەت بە تو بکەم بێم یعنی بەهاوڕابم من دەمێ بۆ دوسەلمە قورئان لایەن شەیطانەوە ئەوێ یەک لە سوڕەتی ئەنیسا ڕێگا دراوە خوشکەکەت دایکت کچت متعە بکەن متعە یعنی لەش فرۆشی بکەن فما استمتعتم به منهن فآتوهن أجورهن فريضة. ئەمە لە قورئاندا هەیە دەڵێ ئۆی پیاوانی مسلمان هەر کاتێک بە چێرتان خۆشیتان لە قوزی ژنان وەرگن کرێکانیان پێ بدەن. ئەمە لە قورئاندا هەیە. باشە لەبەر ئەوە ڕێ باشترەکەی تو چییە یعنی ئامۆژگاریە باشترەکەی تو چییە ئەتوو ڕێکی باشترم پێ بڵێ لە قورئانی ڕێی باشتر من پێت دەڵێم هەرچی بۆ خۆت حەڵاڵە دەبی بۆ کچەکەت حەڵاڵ بی بۆ ژنەکەت حەڵاڵ بی بۆ دایکت حەڵاڵ بی بۆ کچەکەت حەڵاڵ بی چۆن ڕۆحی خودا لە ناخی پیاودا بوونی هەیە لە ناخی ژنیشدا بوونی هەیە. بەهای مرۆڤایەتی ژن لە بەهای مرۆڤایەتی پیاو کەمتر نییە وەژن بێعەقڵ نییە وەژن نابێ وەکو کەر و سەگ سیر بکرێ وەژن نابێ شایەتی بەنیو شایەت حیساب بێ
وەژن نابی لێی بدرێ و بۆ پیاو نابێ هەبێتن کە دووژن و سێژن و چوارژن بێنن چکە بەهای مرۆڤایەتیان وەکو یەکە و ڕۆحی خوددا لە ناخی ژنبوونی هەیە و لە ناخی پیاویش بوونی هەیە. خاڵی دووەم باشە ئەوەی گەورەترین تاوانە لە مێژووی مرۆڤایەتی لە ئیسلامدا بە پێی دەقی قورئان حەڵاڵ کراوە وەکو دەستدرێژی سێکسی بۆ سەر ژنان ئەوەی بە ئێزیدیەکان کرا ئەوە لە قورئاندا بوونی هەیە لە سوڕەتی النساء والمحصنات من النساء إلا ما ملكت أيمانكم كتاب الله عليكم واتە دەستدرێژی بۆ سەر هەموو ژنانێک کە خاوەن مردن حرامە تەنها ئەو ژنانە نەبێ کە لە بەرەکانی جیهاد دەیانگرن ئەگە مێردیشان هەبێ بۆتان هەیە دەستدرێژی سێکسیان بکەنە سەر ئەوەی داعش کردی محەممەدیش کاتی خۆی کردوویەتی دەستدرێژی سێکسی بۆ سەر ژنان تەنانەت مێردیشان هەبێت لە ئیسلام حەڵاڵە و ڕێگای پێدراوە. دوو کوشتن و بڕین گەورەترین تاوانە لە مێژووی مرۆڤایەتی لە قورئاندا ڕێگای پێدراوە. سێ بەچەبازی گەورەترین اختصابی مناڵ گەورەترین تاوانە لە مێژووی مرۆڤایەتی لە ئیسلامدا ڕێگای پێدراوە بە سوڕەتی النساء واروها سوڕەتی الطلاق و محەممەد کردوویەتی. چوار فەرهود و دزی گەورەترین تاوانە لە مێژووی مرۆڤایەتی محەممەد ڕێگای پێداوە لە ژێرناوی ئەنفال. باشە يسألونك عن الأنفال قل الأنفال لله وللرسول واعلموا إنما غنمتم من شيء فلله خمسه وللرسول مما أفاء الله على رسوله من أهل القرى فلله وللرسول واعلموا هتاوكو دوایی چوار تاوانی گەورە کە ویژدانی مرۆڤایەتی بە تاوانی گەورەی دادەنێ بریتێ لە بەدچەبازی دەستدرێژی سێکسی کوشتن و سەربڕین و هەروەها فەرهود و ڕاوڕوت و دزی لە ئیسلامدا لە قورئانەکەت هەیە و حەڵاڵ کراوە لەبەرەوە ئەو قورئانە ناکرێت لەلایەن خودداوە بێ. من ڕێزم هەیە بۆ تۆ با لە بابەت دەرنەچین شتێکی ئەو تۆت پێ نییە ئەو پەر ڕێزم حورمەتم هەیە دکتۆر نانە تۆ مازال پێ وایە لەکم دینکم وەلیە دین فەرمودەیە لە بوخاری نازانی ئەمە دەقی قورئانە لە سوڕەتی الکافیرون وامزانی لەو لاوە لێم دەترسی لێم دەترسی گوتم داخوا دەبی چی پێبیتن پێگەی کورەوە لە سوڕەتی الکافیرونە قڕم بەسەر ئەوە لە قورئانە فەرمودەی محەممەدی چی و حاڵی چی و کورە خۆجا خۆ من دەیسە یەک سەعاتی تریش وەڵا ئەی بە دکتۆر کورە تۆ نیگبەت من گوتم لە سوڕەتی قەزیب سوڕەتی قەزیب پێ دوای لە قورئانەکە سوڕەتێکی بەناوی سوڕەتی قەزیب تۆ جارێ نازانی ئەسڵن لەکم دینکم وەلیە دین ئەوە ئاخر ئاەتی سوڕەتی الکافیرونە دەڵێ ئەوە فەرمودەی محەممەدە ئەنی سەیرە چۆن کامێرت بۆ بنێرمەوە کاکین زەردەشت یانە زەرژمە بەستم یەک دەقا بڕوا بکە کامێرت نییە کاک ئەوی پشتیوان عەبدوڵڵا تەنها دەبی بە فەیسبووکیشتر بێ ئەو کێشە دروست دەبی کاتێک لە پەیجێک ئەدمین بی من کاتخۆی ئەو کێشەم هەبوو لە پەیجی چی بوو لە پەیجێک کرابووم بە ئەدمین هەمیشە دەچووم نیان دەتوانی وەرم بگرن ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە وەرناگیرێ کێشەیەکی زۆر گەورەیە وەرناگیرێ نانە کامیرە بۆ کەس ناگیرێ. لێرەدا من کۆتایی بە بەرنامەی ئەمڕۆم دێنم کاتێکی شاد بۆ ئەوەی بەڕێز و ئازیز ئەمڕۆ پیشانماندا یا نیشانماندا لە ڕوانگەی فەرمودە ڕاستەکان و دەخکانی قورئان محەممەد کەسێکی نەخۆش بووە تەنانەت نێوگەڵی خۆی نەپاراستووە لە ئاژەڵ لە مناڵ لە گەورە لە ژن لە پیاو لە مردوو لە زیندوو لەم دنیایە و تەنانەت خەیاڵی ڕۆیشتیە بۆ دنیای ئەولە لەو کەسانەی کەوا حرامین تەنانەت لەوانیشی نەپاراستووە تاوەکو بەرنامەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن لە کۆتاییدا دەقێکی قورئانتان پێشکەشەکە دەگەم کە دەڵێ أعوذ بالشيطان من الإله الرجيم بسم الهبل العظيم ويطوف عليهم ولدان مخلدون وأصحاب الجنة اليوم في شغل فاكهون والمص والطص
صدق الشيطان العظيم. لدو دقي دوائي الله جان سوين دخوا بطس وسوين دخوا بمجين كاتجي شاد بوي برزو عزيز جون ددي بشه بخشك من چا خوشكم چی بکرد دبنگ دوا دەیبزانم چێ لە دوا لەحزەدا دەیەوێتن باندی بکەین لە دوا دەی بزانم چێ دەیەوێت باندی بکەین تۆزێک دەمینێمەوە ئەها ناپیاو دەی بزانم چێ دەیەوێت باندی بکەین دەی لە دوا لەحزە دەی لە دوا لەحزە پێش ڕۆیشن چێ دەیەوێت باندی بکەین دەی دەبڕە بەڕاستی دۆڕاندت خۆشی بە براوە داناوە قڕم بەسەر بەزەیم پێت دێتەوە بەڕاستی چی بوو فریز بوو خۆشی بەهین داناوە کاتێکی شاد هەر بژیت